ئەم کاتتان باش بەڕێزان خۆشەویستان لە ئەڵلقەیەکی تری ستۆدیۆ 24 لە کەناڵی کوردستان 24ەوە سڵاوی خۆم و هاوکارانم و بەشدارانی ئەم گفتوگۆیە بە ئێوە بەڕێز. بەڕێزان مژاری سەرەکی ئەم ئەڵلقەیە کە گفتوگۆی لەسەرەکەین مژارێکی زانستی و ئابوووریە، بەڵام بەندە بە ژیانی تاک بە تاچی ئێمەوە، بەندە بە تاک بە تاچی چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستانی و هەروەها بەندە بنەوەکانی ئایندەشەوە. مژاری سەرەکیمان فرەسەشنکردنی سەرچاوەکانی داهاتە لە هەرێمی کوردستان. بەڕێزان گفتوگۆکە بە هاوکاری و بە بەشداری هەر یەک لەم بەڕێزانە بەڕێز دکتۆر ئەرشەد تەها ئابووری ناس و مامۆستای زانکۆ بەخێربێن، دکتۆر سۆران بەرزنجی هاوکاری هەمیشەییم بەخێربێن، کاک شەماڵ نووری ڕۆژنامەوانی ئابووری جەنابیشت بەخێربێ، کەژان خان کەژان محەممەد جەنابیشت بەخێربێ. بەڕێزان هەموو ئەزانی کە ئابووری کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە پشتی بە یەک سەرچاوەی داهات بەستووە، ئەویش ئەتوانم بڵێم وزەی نەوتە بە تایبەتی لە ساڵی 2007 بەدواوە و ئەمە بڵێن و نەڵێن کۆمەڵێک کێشەی بۆ ئابووری کوردستان دروست کردووە. من حەزەکەم سەرەتا لە تەوەری یەکەم ئەگەر ئێوەش پێتان خۆش بێ باز لەوە بکەین کە فرەچەشنکردنی سەرچاوەی داهات چییە لە ڕووی زانستیەوە و ئایا ئەو وڵاتانەی کە پشت بە یەک داهات بەس بە یەک سەرچاوی داهاتە بەستن مەترسیەکانی ئەمە چییە، دەرەنجامە خراپەکانی چییە و بە تایبەتیش باز لەوە بکەین کە حکومەتەکان بۆ پەنا بۆ ئەوە بن کە سەرچاوەکانی داهاتیان هەمە زۆرکەن فرەلایەنکەن. با لە جەنابی دکتۆر تەها ئەرشەد تەها دەست پێ بکەین. زۆر سپاس کاک بەرهەم. ڕاستی ئابووری هەر وڵاتێک لە چەند سێکتەرێک پێک دێت. سێکتەرەکان ئەگەر بشوێنین وەکو یاریزان پێویستە ئابووری هەموو ئەندامەکان هەموو یاریزانەکان بەشداری بکەن لە یاریەکە. ئەگەر تیمێکمان هەبێت هەر یەک لە یاریزانەکان ڕۆڵی خۆی نەبینێت لاوازی بەم تیمەکەەوە دیار دەبێت. ئەدێگەر لە تیمەکە تەنها یەک یاریزان یاری بکات ئەوان کە هەمووی بە دیاریەوە ڕاوەستن چی بەسەر و تیمە دێت. بەداخۆ ئابووری کوردستان تەنها گۆڵپارێزەکەی بەشدار دەکات کە تەنها یاریزانەکان بە دیاریەوە ڕاوەستاون کە سێکتەرەکانی تری ئابوورین گۆڵەکان دەژمێرم جان چەند گۆڵی لێ دەکرێت. ئەویش هەموو جهدی خۆی سەرف دەکات لەوەی تیمەکە نەڕوخێت. بەڕاستی ئەوە دۆخی ئابووری هەرێمی کوردستانە. لەبەر ئابووری وڵاتی پێشکەوتوو لەگەر ئابووری وڵاتی دواکەوت و جیاوازەکەی لەوەیە چەند سێکتەر بەشدارن بە کارایی لە پێشخستنی ئابووری و دەستخستنی داهات و دروستکردنی دەرفەتی کارلۆگەنجەکان و بەشداریکردن لە داهاتی حکومەت لە ڕێگەی باج و بۆ شێوانێک کە حکومەت هەر سێکتەرێک بە جۆرێک بەشدار دەکات لە دروستکردنی داهات لە حکومەتی ناوەندی. لەبەرەوە ئەمە ئێستا دەزانین حکومەتی ئەطرافی کردێ سەرۆک حکومەتەوە زۆر گرنگە یەکەم جارە حکومەتی ئەطراف کات کە ئابووری خەلەل تێدا چونکە تا ئەطراف نەکەین کە خەلەلەیە ناتوانین بیر لە چارەسەر بکەینەوە. ئێستا دارمان نایە بەوەی کە هەرێمی کوردستان تەنها یەک سەرچاوی هەیە فرەچەشن نییە، سێکتەرەکانی کە هەمویان مشەخۆرن هەمویان تەنها ئەو بەرەدەخۆن کە یەک سێکتەر دروستی دەکات. پێویستە چاو بەخشێنەوە هەموو سێکتەرەکانیش دەتوانن بەشدار بن، بەڵام چۆن ناتوانین بێک وەڵام جوابی ئەم سێکتەرەکان بدەینەوە چونکە کشتتوکاڵ بە جۆرێک کارا دەکرێت، پیشسازی بە جۆرێشتر، خوێنی باڵاش دەتوانێت داهات دروست بکات، تەندروستیش دەتوانین داهات دروست بکات، گەشت و گوزاریش دەتوانێت داهات دروست بکات، هەمویان دەتوانن داهات دروست بکەن، بەڵام سیاسەتیان جیاوازە. کێشەکە لێەوە دەست پێیەکە کە تۆ باوەڵین هەموو سێکتەرەکان ئەەکەیتە قوربانی یەک سەرچاوە. هەمومان چاومان لێ هەموو سێکتەرەکان چاویان لێک سەرچاوەیە کە داهاتیاندا و بیان ژێنیت. بەداخۆ یانێ گەورەترین کێشەی کوردستان ڕایشکارەکانە، هەموو سێکتەرەکان ڕایشکاریان هەیە، وەزارەتەکان ڕایشکاریان هەیە. لە 30 ساڵی ڕابردووە ڕایشکارانە ڕۆڵیان چ بووە لۆ ڕایشکاریان نەدایتە حکومەت کە ئەو کەرتانە 30 ساڵە بەدەست نەخۆشێک دەناڵێنن ناتوانیت پێشنیارەکان بۆ چارەسەری بکەن. وەزارەتی پیشسازیمانەیە کا پیشسازیمە، وەزارەتی کشتتوکاڵمانەیە کا کشتتوکاڵمان، وەزارەت تەندروستیمانەیە خاوەنی نەخۆشخانە هەلەکان دەچن لە دەرەوە چارەسەر وەردەگرن بە خۆشیان متمانیان بە نەخۆشخانەی خۆیان نییە. خاوەنی مەکتەبی ئەهلیمانەیە بەخۆی سیقەینێ منداڵەکەی خۆی بنێریتە مەکتەبی خۆی. حکومەت دەبی دەستی خەڵک بکاتەوە پرۆژە بکات، بەڵام چاودێری تون بکات، ڕێگانەدات گەندەڵی دروست بکرێت هەتا خەڵک بتوانێت. لە هەندێک سێکتەردا تەنها دەستکردنەوەی خەڵک بەسە لۆی ئەوانە بتوانن کارابن و داهات دروستکەن دەرفەتکار بڕخسێنن لە حکومەتیش بەرەکەی بخواتەوە. خۆ وڵاتە چووکە ئەڵمانیا کە دووەم پیشسازی هەیە لە جیان، ئەڵمانیا کە سێم دووەم ئابووری جیانی هەیە،
یابان سێم ئابووری جیهانی هەیە و داهاتیان بە چەندین تریلیۆن دۆلارەوانە نەنەوتیانەیە و نەغازیانەیە و نەسامانی سروشتیان هەیە تەنها سیاسەتی ئابووریان هەیە کە هاوکاری سێکتەرەکان دەکەن ڕۆڵی خۆیان ببینن بەرام دروست بکەن دەرفەتکار بڕخسێنن بۆ شێوە وڵات پێشکەوتو دەبێت. زانی وڵاتەکانی دنیا ئەگەر باز لە سەرچاوی داهات بێ و بە تایبەتیش وزە بێ نەوت بێ یان یا بنە دوو گروپێکیان تقریبان بۆ نمونە هەفتا بۆ نازانم هەفتا و دوو وڵات هەن نەوت تەفرۆشن بەڵام لە ناو ئەمانەیە گروپی ئۆپیک هەن کە زۆرترین ڕێژەی نەوت ڕۆژانە لە ملیۆن بەرەو ژوور بەرمیل نەوت ئەخەنە ناو بازارەکانی جیهانەوە. بەڵام ئەمانش ئەم وڵاتانەی کە زۆرترین نەوت ئەفرۆشن ڕۆژانە ئەماش دیسان دوو گروپن گروپێکیان شانبەشانی ئەم سەرچاوی داهاتە شانبەشانی فرۆشتنی نەوت پەریان بە سێکتەرەکانی ترداوە بە کەرتەکانی ترداوەکو کشت و کاڵ و گەشتیاری و پیشەسازی ئەوانە بەڵام گروپێکیان کە بەداخەوە عێراق یەکێکە لەوان و هەرێمی کوردستانی لە ناو عێراق یەکێکە لەوانە بە پلەی سەرەکی پشتی بە داهاتی نەوت بەستووە. دکتۆر حکوومەتەکان بۆچی پەنابەنە بەر فرەچەشنکردنی سەرچاوە؟ بۆ خۆی ئەگەر فاکتەر و هۆکار و حاڵەتەکانی کورد بکەینەوە ڕەنگە شیاو بێ بڵین بە شێوازێکی گشتی لە چوار ئەگەرە حکوومەتەکان ناچارە بن یان با بڵێن هەوڵی ئەوادەن کە سەرچاوی تری داهات پەیداکەن و ئابووری خۆیانی پێ بەهێز بکەن. دوان لەم فاکتەرانە دوان لەم حاڵەتانە حاڵەتی ئاساین یعنی بۆ نمونە شتێکی ئاساییە کە هەموو حکوومەتەکانی دنیا هەوڵی ئەوە بن کە سەرچاوی دیکەی داهات پەیداکەن و کاروباری خۆیان باشتر بەڕێوە بن و خزمەتگوزاری باشتر بۆ هاوڵاتیانی خۆیان پێشکەش بکەن. ئەمە شتێکی ڕۆتینیە. حاڵەتێکی دیکەی ئاسایی ئەوەیە کە حکوومەتێکی تازە دێتە سەرکار حکوومەتێکی تازە دەست بەکارە بێ ئاسایە ئەم حکوومەتەش ڤیژن و میژن و دنیابینی و بەرنامە و پرۆگرامی تایبەت بە خۆی هەبێت لەوێدا دەست بۆ کەرتی ئابووریە باوە هەوڵەدا کە بۆ هەمان مەبەست بۆ ئەوەی باشتر ئیدارە بکەوە بۆ ئەوەی خزمەتگوزاری زیاتر بوو باشتر پێشکەشکە پەنا بۆ هەمە چەشنکردن و دۆزینەوەی سەرچاوی دیکەی داهاتە با کە پێم وایە ئەمەیان دوو حاڵەتی ئاساین کە تەوەری خۆمان نییە ئەوەی تەوەری ئێمە ئەمڕۆ دوو حاڵەتە ئاسایەکەی دیکەن کە یەکێکیان ئەوەیە کە لە حاڵەتی قەیرانەکانە لە حاڵەتی تەنگ و چەڵەمەکانە لە حاڵەتی تنگانە ئابوووریەکانە کە وەکو ئێستا 186 وڵاتی دنیا بە جۆرێک لە جۆرەکان بەهۆی لێکەوتەکانی ڤایرۆسی کۆرۆناوە دووچاری کێشەی ئابووری یانیش قەیرانی ئابووری بوون لە ئێستایا بیر لەواکەنەوە کە سەرچاوی داهات بدۆزنەوە جا بە شێوازی جیاواز حکوومەتەکان کاریگەر بوون بەهۆی ئەم ڕەوشەوە یان ئەگەر ڕەوشێکی ئاواهی نەبێ کاک بەرەم پێشنیاز بۆ حکوومەتی فەڕەنسا ناکرێت کە بیر لەوە بکاتەوە بۆ دۆزینەوەی سەرچاوی داهات تابلۆ بە ناوبانگەکەی لێوناردۆ داڤێنچی مۆنالیزا بفرۆشێت. پێشنیازی بۆ کراوە کە ئەم تابلۆیە بە 50 ملیار یۆرۆ کە ئەکاتە سەر و 6 ملیار دۆلار بفرۆشێت لەبەرەوەی سەرچاوی داهات بۆ خۆی پەیدا بکە لە کاتێکا کە داهاتی ساڵانەی تابلۆی مۆنالیزا بۆ حکوومەتی فەڕەنسا هێندە و نیوێکی داهاتی نەوتی کوردستانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە خۆی بۆ خۆی ئەمان خاتە بەردەم ئەوەی کە تابلۆکەمان زیاتر لەلا ڕوون بکاتەوە. ئەوەی باسی کۆرۆنات کرد کۆرۆنا بە پێی راپۆرتی ئاژانسی وزەی جیهانی ینی ئەوان پێشبینیانە کرد کە ساڵی 2020 و بەرهێنان لە بواری وزە 102 گەشە بکات بەڵام ئێستا بەهۆی کۆرۆناوە 120 و بەرهێنانی وزە لەسەر ئاستی جیهان پاشەکشەی کردووە کە بە 400 ملیار دۆلار مەزە ناکرێت کە دابەزیوە و بەرهێنان و زیانەکانی پێبینیە کرێ ینی پاشەکشەی و بەرهێنانی وزە لای وڵاتانی نەوت فرۆش بگاتە 1 تریلیۆن دۆلار. ئەگەر زیاتریش بێ هەر ینی پێشبینی کراوە و باوەڕ پێکراویشە لەبەر چی کاک بەرم لەبەرەوەی کە ئابووری بۆ خۆی ئابووری ناسەکان بە دڵنیاییەوە باشتریش شارەزدان ئەزانن ئەگەر کاک شەماڵ بە تایبەت پشتڵاسی کاتەوە کە لەسەر دوو ینی تای تەرازوەکە دووشت هەڵێستەنگێنێ یەکەم خواستە دووهەمیان ئەوەیە کە خستنە ڕووە ینی کە تۆ ئێستا خواستکەم بێتەوە بە دڵنیاییەوە تەرازوەکە لاسەنگە بێت لە دوجارە هاوکێشەکە بە تەواوی لاسەنگە بێ بەڵام ئەگەر بگەڕێمەوە بۆ تەواوکردنی هەر ئەو تەوەری کە باسمان کرد بۆ فاکتەری چوارەم کە زۆر پەیوەندی بە کوردستانەوە هەیە ئەوەیە
کە حکوومەتەکان یان بەشێک لە حکوومەتەکان دووچاری پەتایەکی کوشندەتر لە کۆرۆنا بن. سیاسەتی ئابووری وڵاتان دووچاری پەتایەکی خراپتر و زیان بەخشتر لە کۆرۆنا بن. لانیکەم کۆرۆنا ئێمە ئاڵێن ڕەنگە بە دۆزینەوەی ڤاکسین و چەند مانگێکی تر کۆتایی بێ، بەڵام ئەم پەتایی کە کاکتۆر بە نەخۆشی ناوی برد ئەوەیە کە وڵاتان یان بەشێک لە وڵاتان ئەوەی کە سەرچاوەیەکی وزەیان هەیە بە تایبەت وڵاتە وزەیەکان زیاتر فێرە بن پشتی پێبەستن و ئیکەنە سەرچاوی یەکەمی داهات بۆ خۆیان. سەرنجام جۆرێک لە ئابووریان لا دروستە بێ ئەوەی کە بە زمانی ئیکۆنۆمی پێوترێ ڕەنت ئیکۆنۆمی یا ئەوەی بە عەرەبی پێوترێ ئابووریەکی ڕایعی، ئەوەیە کە تۆ یەک سەرچاوی داهاتتە بێ هەموو هێلکەکانە دەخەیتە سەبەتی ئەو داهاتێتەوە، بەڵام بە سروشتیش وزە و بە تایبەت تریش نەوت هەمیشە واهی بووە کە ناوە شۆکێک لە ئاستی جیهانیا دروستەکە و شۆک و هەژاندنێکی گەورە بۆ ئەو وڵاتانەی کە پشتی پێ ئەبەستن دروستەکە. ئێستا لە چواردەوری خۆمان ئەگەر نمونەیەک بێنینەوە وڵاتێکی وەکو سعودی عەرەبستانی سعودیە بە درێژایی مێژووی خۆی زۆری پشت بە نەوت بەستە بوو، بەڵام لە ئەنجامی ئەو شۆکانە ئێستا وردە هەوڵەدا کە باری خۆی ڕاستکاتەوە خۆی بکا بە وڵاتێکی پیشەسازی و ئێستا بازاڕەکانی ئێمە و بازاڕەکانی کەندا و ئێستا پڕ بوون لە کاڵای سعودی و ئێستا سعودیە بەڕاستی ئەو بێمنەتەی کە لە بازاڕی وزەشانی ئەدا بە دڵنیاییەوە ئەو بێمنەتەی کە ئامادەیە لە پێش کۆرۆناش بەهۆی ململانەی نێوان رووسیا و سعودیەوە بازاڕی نەوت ڕووی لە داتە پینە گەورەکە لەو کاتەوە دەستی پێکرد کە سعودی ئامادە بوو کە نەوت بە شێوەیەکی بەرچاو بەرهەم بهێنێ و هەرزان فرۆشیکە. مەبەستم چییە؟ ئەوەیە کە ئێستا ئەو شۆکە و هەندێک وڵاتانی بەهۆشی خۆی هێناوەتەوە ئێستا لە عێراقیش دەنگ بەرز بۆتەوە کە پێویستە لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی لایەنە سیاسیەکان باس لەواکرێ و خۆشبەختانە ئێستا لە کوردستانیشە ئێمە هەر چوار فاکتەرەکەمان هەیە کاک بەرم زۆر بە کورتی. ئێمە هەم ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەمیشە بە دوای دۆزینەوەی سەرچاوی داهاتی ترا بگەڕێ بۆ ئەوەی ڕەوشی هاوڵاتیانی خۆی باشکە و هەمیش کابینەیەکی تازە دەست بەکار بووە کە ئەم کابینە تازەیە دروشمەکەی کوردستانێکی بەهێزە و هەموو بەرنامەکەشی ئەگەر لە یەک و شاکۆکەینەوە چاکسازیە کە چاکسازیەکەش ئەم هەنگاوە مەسلەی دەستبردن بۆ داهات و داڕشتنەوەی سیاسەتی ئابووری یەکێکە لە میکانیزمە هەرەسەرەکیەکانی. ئێستا هەنگاوی باش هاوێژراون و هیوادارم دەرفەت هەبێ کە باس لە گرفت و ئاستەنگەکانی کاک شەمەڵکەواتە ینی پشت بەستن بە یەک سەرچاوی داهات بۆ خۆی هەڵەیەکی استراتیژی گەورەیە. ئەگەر ئەم سەرچاوێ سوتەمەنی بێ باڵین نەوت بێ بە تایبەتی مەترسیدارترە. بەڵێ خۆی سەرێکە ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی ناوازەیە، یعنی لە ناحیە زانستێکەوە ئەگە بۆی بڕۆین کەوێنە کۆمەڵی شێشۆ لە هیچ نمونەیەک نییە وەکو ئابووری هەرێمی کوردستان چواردۆری ئاخندا بێ لەو هەموو دوژمنە و هەروە عێراقیش دژایەتی بکە بەتەبێت تا سەرەتای شەڕی داعشیش عێراق دژایەتی لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە کرد. نەوتی کوردستان کێشەیەکەی هەیە لەوەی کە ئێمە دامەزراوەیی نیشتیمانیمان نییە، واتە نەمانتوانیەوە وەزارەتەکان دامەزراوەکان داتا و ئامار و شەفافیەتیان هەبێ لە بوارە جۆرا و جۆرەکانە. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەم هەرێمە دائما جگە لەوەی کە پشتی بە یەک سەرچاوە بەست و وازیدا هەموو سەرچاوەکانی کێهێنا بۆتە هۆی ئەوەی کە ئەم سەرچاوەیەش گەندەڵی تێبکەوێ، واتە کێشە و ململانی سیاسی تێبکەوێ. ئێستا بۆچوونەکان لە کوردستانە دابەش بۆ سەر دوو بۆچون بە حکمی ئەو ڕۆژنامەنووسی ئابووری کە من بەردەوام متابعەیەکەم هەستەکەم لە کوردستانە دوو ئاراستە هەیە. ئاراستەیە بە دوای پاساوەکانە بۆ شکست و هەڵەکانە ئەگەڕێ، ئاراستەیەک بۆ ڕق و قینی ڕابردوو و هەروە دژایەتی و ممنانی حزبایەتی بە ئاراستەیە کە ئەیبا لە هەموو هەردوو ئاراستەکەشتا هاوڵاتی قوربانی سەرچیە. تۆ نەوتێکت هەیە نەوتەکەت نەوتوانی بە پێ و پلانی کە داوناوە تا ساڵی 2020 بیگەینتە 1 ملیۆن بەرمیل نەوت کە وەزارەتی سامان سروشتەکان خۆی ئەم ڕاگەاندنی کردو. هێشتا ناوی وبسایتی وەزارەتی سامان سروشتەکانە ئەو هەموو داتا و ئامارانە پشتە ناوەتیای ماوە و هەروەها ئێمە تابەش بوون بەسەر دوو ئیدارەیە. هەندێک لەو سەرچاوە داهاتانەمان دیار نییە هاوڵاتیانی کوردستان بە تەواوەتی هەست بەم حەقیقەتە ئاکەن. لەسەر لایەکی کەوە نەوت بێژووی دەرهێنانی نەوت لەوانەیە دکتۆر ئەرشەتیش باشتر لەو شتە بزانە مستەمر بە بەردەوامی کێشەی ئەوەی هەبووە کە هەڵبەس و دابەسی تیا بووە. واتە کێماڵین تووشی قەیرانی نەوت بووین، زۆر لە ئابووری ناسەکان پیان سەیرە بێ سیاسەتمەدارەکان ئەم تەرحاکەن چکە پێشتر نەوت چەندین جاریکە تووشی ئەم قەیرانە بوو زۆر لە مەش خراپتر و
زیانی گەورەی بە ئەو وڵاتانە بەستووە گۆگۆ بەڕێزت ئاماژەوە پێکرد کە زۆر پشتی بە داهاتی پترۆدۆلار بەستووە واتە فرۆشتنی نەوت لایەنەکانی کەی پشتگوێ خستووە لایەنێکی گرنگ لەمەیە ئەوەیە کە بە بەردەوامی ئەو وڵاتانی کە نەوت بەرهەمهێنن لایەنەکانی کە پشتگوێخەن تووشیەوە بن کە خەڵکێکی زۆری گەنجەکانی بێکارە بن چکە زۆرترین هەلی کار لە ناوکردی کشتتوکاڵ و پیشەسازی و بارە جۆرا و جۆرەکانی دیکایە و هەروە ئاسایشی نەتەوەی ئەکەوێتە مەترسیەوە هیچ ئابووری ناسێ ناتوانێت پێشببینی ورد لەسەر بەهای نەوت لەسەر ئایندەی نەوت بکە بەڵام ئەتوانی پێشببینی لەسەر کەرتی پیشەسازی خۆراکی خۆت کەرتی کشتتوکاڵی خۆت بکەیت ئێمە لە 2003 کە گەڕاینەوە بۆ عێراق زۆربەی گوندەکانمان ئاودان بەرهەمی کشتتوکاڵیمان باش بوو ملیۆنێک و 500 هکتار زەوی ئاودێرمان هەبوو ئێستاکە هەمووی بەرەو دواوە ڕۆشتەوە بۆ چکە خەڵک دامەزرا کاک شەماڵ ینی کەواتە من وا تێگەم لە قسەکانی جەنابەت ئەگەر ئێمە هیچ بە سیاسی کراوە پرسی نەوتیش وەگەر پرسەکانی تر بەڵام ئەگەر بە سیاسیش نەکرایە و ئەگەر هاتوو ئەو 1000 بەرمیلەش کە هێشتا پێی نەگەیشتین پێشی بگەشتی نایە ئێمە هەر لە گرفتا بووین بەڵێ سەرکە ئێمە لەبەروی کێشەیەکمان هەیە لەوانەیە خاتون زیاتر پێدەسەر ئەو مەسەلەیە مەسلەی سەرمای معریفیە ئێمە توانای معریفیمان لاواز بووە ئێمە ناتوانین کەرتی نەوت بەکاربێن بۆ کەرتی پیشەسازی و بترۆکیمیایی و بۆ بەرزکردنەوەی داهاتی ناوخۆ تەنانەت تۆ تەسەورەکەی بەرمیلە نەوت ئەو هەموو بەرهەمی لێ بەرهەم بیان ئێمە هیچمان لێ بەرهەم نێنرێ کەواتە کاک شەماڵ ئێمە توانین شەماڵ قسەیەکی جوانی کرد کێشەی هاوڵاتی لە وڵاتانەی کە سەرچاوی داهاتیان بە تەنیا نەوتە فرۆشتنە هاوڵاتیش تووشی چیە بێ؟ هاوڵاتی بە شێوەیەکی گشتی و لا و گەنج بە زۆر بە تایبەتی ئەتوانین بڵین کە پشکی شێریان بەرەکەوێت لە زەرری ئەم تاک سەرچاوی کاتێکە ئێمە لە هەرێمەکان بە تەنیا پشتمان با بڵێم داهاتی نەوت بەستووە لەم هەرێمەیە ئێمە ئەگەر سەرنج بین توانامرۆیەکانمان بۆ ماوەی چەندین ساڵە توانای گەنجان بە پرۆسەیەکا ڕۆشتووە کە بەڕاستی داهێنانی تیانەکراوە گەنج هیچ مەجالێکی نییە کە داهێنان کە مەجای نییە لەبەرەوەی کە زەمینەسازی بۆ نەکراوە و ئەویش لەبەر ئەوەی کە بای ئەوە نەبووجەیەکە بۆ لەبەردەستیا سەرفی کات هەوڵی بۆ نەیاوە ئێمە لە عێراق و لە هەرێمی کوردستان چەندین ناوەندی خوێندنمان هەیە ناوەندە پیشەیەکانیان ئەتوانین ناوبرین یاخود بڵین کۆلێژی کشتتوکاڵ کە چەندین بەشی تر لە خۆیەگرێ لەم ناوەندانەیە کاتی قوتابی بۆ ماوەی ساڵانە قوتابیەکی بەرچاو داخلی ئەو با بڵێم ئەچێتە ئەو بەشانەوە بخوێنێت و لامان کاتە ساڵانە ڕێژەیەکی بەرچاو گەنج کوڕان و کچانمان لەو بەشانە دەرەچن تەخەڕوجەکەن کاتێک کە ئەچنەنا ئەو بناوەندانەی خوێندن لەبەر ئەوەی کە ئەزانن لە دوای تەخەڕوجیان هیچ زەمینە سازێکیان بۆ نەکراوە تاوەکو هاتنە دەرەوە تەخەڕوجیان کرد بێنە ناو ئەم سێکتەرانەوە ئیشکەن و ئەوەی فێری بوون چەندین ساڵە بێنە سەر ئەمری واقع و بیکەن بە ئەمری واقع و با بڵێم ئیشی تیا بکەن بۆیە لە ئەسنای خوێندنیشیانە ئەو چەند ساڵە تەنیا هەدەفیان ئەوەی دەربچن هەدەفیان ئەوە نییە فێر بن هەدەفیان ئەوە نییە کە با بڵێم داهێنان بکەن لە بوارەکانی خۆیان بۆ ئێمە ئەبێ زۆر ئەمە زۆر ڕوون بێت کاتێک کە ئێمە باز لە اقتصادەکەین باز لە ئابوووریەکەین ڕاستە و خۆ لینکی بە ئاستی معرفی کۆمەلگاشەوە هەیە پەرپێدانی مرۆیەوەیە کاتێک کە تۆ لە قەیرانی داراییت کە ئێمە ئێستاتیاین خەبەرتە بێتەوە لەوەی کە تۆ بزەبت لە قەیرانی داهێنانی لە قەیرانی زهنی ناو کۆمەلگاکەتایی لەبەرەوەی کە تۆ بۆ ماوەی چەندین ساڵە هیچ هەلومەرجێکن نەرەخسانوە کە تۆ لە ناو ئەم کۆمەلگایە وا بکەی تاک لە ناو کۆمەلگایە هەز بەوە بکات ئەمیش بەشێکە لەوەی کە هەز بە مەسوولیت کە هەز بەوە بکات کە تاکێکی تەمەڵ نەبێت بە دوای داهێنانە بگەڕێت بە دوای ئەوەیە بگەڕێت کە پیشەیەکی هەبێت ئەم پیشەیە بە بەردەوامی ئەبدێتی معلوماتی خۆیکا بە بەردەوامی هەوڵبات بەشێک بێت لە چارەسەرەکان بۆ ئەم تاکە لە ناوم کۆمەلگایە وای لێت کە هەز بە مەسوولیت ناکات نە بەرامبەر بە ئەو نیشتیمانی خۆی نە بەرامبەر بە داهاتوو خۆی نە بەرامبەر بنەوەی دوای خۆیت لەبەرەوەی قوربانیشە ئەگەر سێکتەرەکانی تر کارا بن هاوکات لەگەڵ فرۆشتنی نەوت دەردی کاک شەماڵوتی پیشەسازی پترۆکیمیایی ئەو پیشەسازیانی لە نەوت یان ئێمە لە کوردستان ئەومان نییە بەڕاستی دوو کۆمنت لەسەرەوە هەبێتن کێشە گەورەکانی وڵاتی ڕێیایی پترۆستیت ئەو وڵاتانی کە پشت بنەوە دەبەست نەمە یەکەم وڵات نینە پشت بنەوە دەبەستی
و زیاتر لە 100 ساڵ لە وڵاتان نەوتیان بەرەمێنایە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاوە دەستی پێ کردیە ئەتا ئێستا بەڵام سەرچاوی یەکەم نین بۆ داهاتیە بەشێکیان دکتۆر وڵاتیشن وەک ئێمە هەرێم وڵاتن بەڵێ بەشەکیان یاسانی و دەوڵەتەکان زۆری ئێمە ناگرێتەوە شێشارنی ئەمە ئەندامنی لە ڕێکخراوی ئۆپێکە زۆر ڕاستە بەڵام هاوشەیە خۆشمانە ئێستا ئاماژە پێ دەکەن وەکو تایوان و وەک تایوان و هۆنگ کۆنگ و ئەوانە هەندێک وڵاتی تەجروبەی زۆر سەرکەوتویان هەبوو هەندێکیان سەرکەوت ینی تەجروبەی زۆر شکست خواردویان هەبووە تا سەرێسقان بۆ نمونەگەر باسی هۆڵندا بکەین کاتی خۆی هۆڵندا کەنەوتی لە باکووری ئەوروپا دۆزیەوە بەسەبەبی ناتجی محلی زیادی کرد دراوی هۆڵندی باکەی بەرز بووە کاریگەری خراپی لەسەر سێکتەرەکانی تکا بوو چونکە کاڵای هۆڵندی لە بازاری جیهانی نرخەکەی بەرز بووە بەسەبەبی دراوەکەی ناویان لێنە نەخۆشی هۆڵندی کە نەڕووی چنەوتی دۆزیەوە سوودی لە تەجروبەی هۆڵندی وەرگرت هەمان هەڵی دووبارە نەکردەوە گوتیان پێویستە هەمان غەڵەت دووبارە نەکەینەوە داهاتکەی جیا بکەینەوە داهاتینەوە تەنها پێویستە لە ژێرخانی ئابووری خەرج بکرێن نەک تێکەڵاو بکرێت هەتا هەڵاوسان دروست نەبیت واتە باهای دراوەکەمان بەرز نەبیتەوە کاڵای نەڕوویجی لە بازار جیهانی خواستی لەسەر کەم نەکات سندوقە چاندانە ئێستا باە و سندوقە زیاتری لە 1 تریلیۆن دلارە پرۆژە استراتیجیەکان هەمووی لەو داهاتە سوودی لێ وەردەگیرە لەمان کاتژدا ڤەنزوێ لەمانێکە گەورترینە دەجینەوتی جیهانی هەیە چیرۆکەچان لە سەحافە بڵاو بۆ حەز دەکەمەوە چیرۆکە باسکەمەوە ئافرەتێکیان بەسەبەبی فەشەلی سیاسەتی نەوتی دراویان بۆ شێوەیەک ڕوخا کە پێویست بوو 1 سەبەتە پارەی ڤەنزوێلی بێت تا بچی سەمون بکرێ ئافرەتێکی بەتەمەند چوە سەمون بکرێ 1 سەبەتە پارەی بردیە کەسڕەکە زۆر بووە تەحملی نەکرێ پارەکە بەجێشتێ چووە ڕاستی تەنەتا سڕی دەگاتی سراحەت بکە کاتەوە یەکێک کاتێ سەبەتەکەی بەتاڵ کردیا سەبەتەکەی بردی و پارەکەی بەجێشتێ ئابوووریەکەی بۆ زۆرە ڕوخەیە کە یەکێکە لە گەورترین یەدەجینە و چیە لەبەرەوە هەرێمی کوردستان پێویستە لە ئەزمموی ئەوانە سوود وەربگری گەورەترین کێشەی وڵاتی ڕێعی ئەوەیە تاکە شت کە هاوڵاتی بە حکومت دەبەستەوە باجە لە وڵاتی ڕێعی باج لاواسە لەبەرەوەی حکومت پێویستی بە خەڵک نییە خەڵک پێویستی بە حکومت نییە حکومت داهاتە چ خۆی هەیە ناوێ لینچێبی لەگەڵ خەڵک خەڵکیش ناوێ باج بداتە حکومت بەڵام لە وڵاتی ئەوروپی لەبەرەوەی باجەیە خەڵک چاودێرە لەسەر حکومت چونکە ئەو پارانی حکومت خەریجەکە لە جیرفانی باز دەردێتە دەرێ حکومت شەرەوە ناچارە لە بەرەوەی داهات سەرچی لەسەر بازە چاودێری لەسەر خەڵکە هەتا کەس خۆی نەدۆزتەوە لە باز کەواتە ئەڵقەچی متەکامل دروست دەبێتن لێرە لە بەرەوەی بەس داهاتمان نەوتە لە کاتێکی کە سەدمەت دروست دەبی نەوت دادەبەزیتن خەرجی لە هەموو سێکتەرەکان سەحب دەکەینەوە خەتەرترین سێکتەریش کە پارەی لە سەحب دەکەوە تازەوەکو هەژان خان باسی کرد چێژان خان عەفۆ کەژان خان باسی کرد گەورەترین خەلەلەوەیە کە پارە سەحب دەکەوە یەکەم جار لە پەروەردە لە تەندروستی لە خوێندنی باڵا کەم دەکرێتەوە کاریگەریی زۆر سەلبی دەبی لەسەر حەزەکە بەوردی بگرم دوایین کۆمنتم لەسەرەوە نەوت وەکو کاڵایەکی ئاسایی نییە تەناخ نەوڕ خواست کاریگەری لەسەری نەوت کاڵایەک سیادیە ساڵ 1970 کە قەیرانی ئیسرائیل و عەرب دروست بوو سعودیا بڕیاریدا غەرب عقوبە بدات لە بەرەوەی یارمەتی ئیسرائیل دەدەن ئەو کات کێشەی گەورە لە جیان دروست بوو کە ناویان لێنە ئۆیل شۆک تا ئێستاش لە ئەدەبیاتی اقتصادی هەمووی ماتێ لەو کاتەوە ئەمریکا دەرسی وەرگرت بڕیاری بدا لە داهاتوودا جارێککە ئەوە دووبارە نەبیتەوە وڵاتانی بەرهەمهێنینەوە بتوانن سزای وڵاتانی گەورەی وەکو ئەمریکا بدەن لەبەر ساڵی 1970 ستراتیژێتی یەدەکی نەوتی دروست کرد لەو کاتەوە بڕیاریدا ڕێگانەدات بڕیار لە دەستی وڵاتانی بەرهەمێن بێت ئێستا بە پێچەوانەیەم کاڵایەک نرخ دانان لە دەست وڵاتانی بەکاربەرە نەک وڵاتانی بەرهەمێن ئەو گەورەترین قەیرانە دوو کێشە سیادیەکان و گەورەکانی وڵاتە زلێزەکان بە نەوت یەکلا دەکرێت وڵاتە چۆکو رووسیا کە خۆی بە میراتگیری وڵاتی یەکێتی سۆڤێت دەزانێتن بربەرەکانی ئەمریکا دەکە ئەمریکا دێت بە نرخی نەوت لی دەدات نۆرستریم پرۆژەی گەورەی رووسی بکە دەویست گاز و نەوت لە رووسیا بینتە ئەوروپا ئەمریکا ڕێگای پێنادا سزایدا لە چێ ڕژێ ڕابردوو بە سەبەبیەوەی کاتەکەیدا تێپەڕی پرۆژەکە هەرسینا رووسیاش دەوێت تۆڵی لێ بکاتەوە ئەو شەڕی نرخی لە بازار دییان دروست بوو لە مانجی سێوە تۆڵەکردنەوەی لە کۆمپانیا ئەمریکیەکان کە نەوتی بەردین بەرەمدێن ئەو نەوتی بەردینە پێویستی بۆی نرخی نەوت لە بازار دییانی بەرز بێت تا بتوان بمینێنەوە ئێمە بە ئاراستەی قسەکان بەو ئیتیجاهیان نەبین کە پێمان وابێن نەوت نەکبەتیە بە پێچەوانەوە خۆی نەوت نیعمەتێکە سەرچاوەیەکی زۆر بەهێزی داهاتە سەرچاوەیەکی زۆر بەهێزی بەهێزکردنی ئابووری خۆتە
بەڵام قسەکەمان لەسەر ئەوەیە کە پشت پێوەستنی وەکو سەرچاوی یەکەم زۆر ئاساییە ئێمە 60 پشت بەستنمان بۆ ئابووری خۆمان نەوت پێ بەڵام لە پەنایە ئەبێ فاکتەرەکانی تریش هەیە وەکو کەوتم ئەو شۆکانەی کە ڕۆدەن تۆش لەگەڵیان نەلەخشەی ئێمە ئێستا بەرزبوونەوەیەکی زۆر کەم لە نرخی نەوت تا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئێمە هەیە و بە پێچەوانەشەوە بە درێژایی مێژووی ئێمە ئەوەی کە حکوومەت هێرێمی کوردستانیش کردوێتی ئێمە ناکرێت چەپ و ڕاستی پابێنین بەڕاستی دروستە خراپ مامەڵەکردنی لە ڕووی سوودوەرگرتنی بۆ سەرچاوی ئابووری ئەلێرەیە گرفت هەیە بەڵام بە درێژایی مێژوو ئێمە نابێت لە بیرمان بچێت کە بەهۆی نەوتەوە بۆ ئێمە لە کاتی خۆیان یەکێک لە فاکتەرەکانی کە ئێمە لە خەونی سربەخۆیی و لە مافی دەوڵەتداری و ئەوەی کە دەوڵەت سربەخۆیی خۆمان هەبێ فاکتەرێکی پەیوەندی بە نەوتەوە هەبوو لە کاتی خۆیان دۆزینەوەی نەوت لە کوردستانە و لە کەرکووکا بە تایبەتی هاوکێشە سیاسەکانیشی پێچەوانە کردوێتەوە و بە درێژایی ساڵانی ڕابردوو نەوتی ئێمە بۆ کشتن و قڕکردنی خۆمان بەکارهێنراوە ئەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان لە ساڵی 2004 بەرەوداوە دەستی پێداوە دەستی پێکردووە ئەوە بووە کە مەسەلەی بەکارهێنانی نەوت بۆ قڕکردن و بۆ کوشتن و بۆ مەحرومکردنت لە مافە سیاسەکانی خۆت بگۆڕی بۆ بەرهەم بگۆڕی بۆ خۆشگوزەرانی بگۆڕی بۆ بەهێزکردنی ئابووری و بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەم و کوڕانی کە لە ڕابردووە هەبوون بەڵام لە ئێستاە گرفتەکەی ئێمە ئەوەیە کە هاتوین دروستە ئێمە بەچی ژیاوین ئەوەش پرسیارە بەلانی کەم لە ساڵی 2014 بەرەوداوە کە تۆ ینی تۆ بە نەوت ژیاوی بەڵام ئێمە بە هیوادارم ینی ئەو دوو خاڵە ئەوە هەموو لەسەر ئەوە کۆچین دەستبردن بۆ نەوت ئیشکردن لەو بەرهێنانی نەوت کارکردن لە نەوتی کوردستان هیچ کاتێک هەڵە نەبوو بەڵام پشت بەستن بە نەوت وەکو داهاتی سەرەکی و تاکە داهات من وتم پەتایە نەک نەخۆش ینی پەتایەکی هەڵیندەشە بەڕاستی لەگەڵ بابڵین ینی ئەمانە بۆ چوونەکان لەسەر تەوەری یەکەم پوختکەینەوە ینی کێشەکە ئەوەیە کە هەر وڵاتێک کە دەستی بە نەوت فرۆشتن وەکو دکتۆر وتی هەر وڵاتێک دەستی کرد بە نەوت فرۆشتن یەکەمین شت قیمەتی دراوەکەی بەهای دراوەکەی بەرزە بێتەوە بەرزبوونەوەی بەهای دراو واتە تۆ هانەیە بەرەو زیادکردنی هاوردە و کەمکردنەوەی هەناردا ئەنجا تۆ لە هەموو قەیرانێکە لە وڵاتە نەوتێکە هەموو دابەزینێکی نرخی نەوت هەموو جار هاوڵاتی وڵاتانی نەوتکڕ قازانجەکەن لەبەرەوەی ئەو نەوتەی کە وڵاتەکەی ئەیکڕێ بۆ پیشەسازی بەکارێنێ نرخی شمەکەی دابەزێ ئەو بە هەرزانتر شتەکاکڕێ هاوڵاتی وڵاتانی نەوتفرۆش تووشی زیانە بێ لەبەرەوەی یەکسەر میزانی وڵاتەکەی دابەزێ داهاتی وڵاتەکەی بە ڕێژەیەکی باش دابەزێ کارەکاتە سەر خزمەتگوزاریەکان تەنانەت کارەکاتە سەر موچەش ئەمە جگە لەوەی کە تۆ لە پشت بەسن بە تەنیا بە سەرچاوی وزە هاوڵاتیەک دروستەکەی کە هەمیشتە چاوی لە موچەوی وەک هەمومان باسی ئەومان کرد جگە لە کۆمەڵ دوو کێشەی تر هەیە لەو مەوزوعە بەشێکی زۆری ئەو وڵاتانی کە بە پلەی سەرەکی پشت بە داهاتی نەوتە بەستن کێشەی گەندەڵیش دروستە بێ لەبەرەوەی با بڵێن خەڵکەکە ڕۆکاتە ناو شارە گەورەکان ڕۆکاتە ئەو بازرگانی ئیتر مەسفایە و نازام گواستنەوەی نەوت و غاز و ئەمانەیە ڕەنگە هەندێک لە بەرپرسی گەورەی حیزبی و حکومی وانە دەست بکەنە ناو ئەو تیجارەتەوە گەندەڵی دروست بێت ئەو کێشە سیاسی کاک سۆرانیش باسی کرد خۆ بەڕاستی سەدام ئەو لاملیە سیاسیانەی کای کرد کە جارجار شەڕی ئەفرۆشت جارجار مەسەلەن کوردی جینۆسای دەکە میلەتی خۆی جینۆسای دەکرد هەر هەمووی پشتی بەوە بەستو بوو کە داهاتی نەوتی هەیە باسەکە باسی نەوت نییە باسی بەکارهێنانی نەوتە لەبەرەوە نەوت چەکەچ دووسەرە دەتوانانی ببیتە نیعمەت دەتوانین ببیتە نیقمەت وەک تازە باسمان کرد لۆ نەڕوویت نیعمەت بوو بەڵام لۆ ڤەنزوێلا نیقمەت بوو لەبەرەوەی نەیزانی بەکاری بینی ئەگەر واز لەم شتەکەینە تەنها ڕوت لە نەوت کرد دەبیتە بەڵا بەڵام ئەگەر سوودت لێوەرگت هەموو ژێرخانی ئابووریت پێبژان دۆ دەبتە نیعمەت ئەمە باسیەوە دەکەین نەرویج کە 5 میلیۆن کەسە لە ساڵی 1990 سندوقی سیادی سامانی نەوتی سامانەکانی دامەزران ساڵی 96 بۆ یەکەم جار پارەیان تێکرد ئێستا بەها بازاڕیەکەی ئەم سندوقە 1 تریلیۆن دۆلار نزیک بۆتەوەلەوە بەڵام ڕوونتر بیڵێن سوودی ئەو سندوقە چییە ناوێ هەموو ئەو داهاتەی کە لە نەوت دەستەکەوێ بێتە ناو ئابووری وڵاتەوە بەڵکو لە ئیسtisماراتی خارجی و لە کڕینی پشت ڕۆژەی بەکاری بێنێ با کەژاخانیش ببورە
پێشەوەی کە بەسەرمانە تێپەڕێ کاکبەر هەم باسی گەندەڵی کرد وەکەوەی دکتۆریش ئاماژەی پێەیە خۆی کێشەکە دکتۆر ئاماژەی بەوەیە کە لە کاتێکە لە وڵاتێکی وەکەوەی کە تەنیا سەرچاوەیان نەوت بێت و زۆربەی زۆری ئەو هاوڵاتیان لەو کۆمەلگایە لە دامەزراوە فەرمیەکانی حکوومەتە کار ئەکات کەواتە وای لێت هیچ یەکێک ڕقیب نابێت یاخود با بڵێم چاودێر نابێت بەسەر ئەوەی ترەوە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان با بڵێم هەست بە ئەمن و ئامانەت ناکەن ئەگەر لە فەرمانبەر نەبێت لە دامەزراوەکی فەرمی حکوومەتە ئەمەش بۆ لەبەرەوەی کە ئێمە نەماتوانین کەرتی تایبەتی حقیقی نەتوانراوە کە گرنگی پێبیدرێت و لەوانەیە باسی شیەکە ئێوە بچنە ناو کەرتی تایبەتەوە قەرز لە بانک وەرگرن بانک ئەهلیەکان وەرگرن پیشەسازی ڕاستە و لەگەڵ ئەوەشا پێویستە کە چاودێرێکی چڕوپڕ بەسەر ئەو کەرتە تایبەتیانەوە هەبێ تاوەکو بتوانێت مافی ئەو فەرمانبەرە پێشێل نەکات و دووبارە تەنیا دامەزراوە فەرمیەکانی حکوومەت نەبێتە ئەوەی کە ماڵێک بپڕ بە لە ئەمن و ئەمان بۆ ئەم فەرمانبەرە بەڵکو کەرتە تایبەتەکانیش کە لە داهاتووە وا بڕیارەکە ئێمە گرنگی پێبین لەم هەرێمەیە و پەرەی پێبین وا لە گەنجکەین وا لە با بڵێم دەرچوانی ئەم کۆلێژ و ئەم بەشە جیایانە بکەین کە چۆن هانا بۆ حکوومەت ئەهێنێت دای مەزرێنێت دوو ئەوە نەیان با بڵێم تەشجیع بێت هانا بۆ کەرتە تایبەتەکان بێنێت بە پێی پسپۆڕ و بوارەکەی خۆی با بڵێم لەوێ ئیش بدۆزێتەوە و مافی نەخورێت و مافی پێشێل نەکرێت. کاک شەماڵ دواسەرنج لەسەر ئەم تەوەرەی یەکەم و قسەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی خراپ بەڕێوەبردننی کەرتی نەوت کێشەیەکی گەوری بۆ ناوێنێتەوە چکە تۆ ناتوانیت بەو بەڕێوەبردنەی ئیستا بتوانانی ئابووری وڵاتەکەی پێشخێت و بی بەرەو کەرتی پیشەسازی نەوتی و پترۆشیمیایی نەوتی و هەموو پێداویستەکانیکەی بەری وڵاتان کەرتی نەوت بۆ بنیادنانی ژێرخانی ئابووری بەکارهێنن بواری کارەبا بواری ڕێکەوبان دروستکردنی بەنداوەکان پەرەپێدانی کەرتی کوشت و کاڵ زیادکردنی پیشەسازی و ئاسانکاری بۆ هاوڵاتیان بۆی زۆرترین هەری گەنج لەو باراداخن بەداخەوە لانیم کوردستان ئەم کەرتە تێکەڵ بە هەندێ ململانی حیزبی هەندێ شخصەنە کراوە بۆیە زۆر زەحمەتە چاکسازی تەیە و ئاسان نییە بەڵام ئاستەمیش نییە بەڵام قورسە چکە ئێستا کارتێری واوا دروست بووە لە بواری نەوتە تۆ ناتوانین بەلای چڵگە نەوتەکەی بڕۆی کەواتە چۆن دەتوانین چاکسازی نەفەرسەفەی ئابووری یا لە سیاسەتی ئابووری ئابکەی بۆ ئەمە ئیرادەیەکی بەهێزی ئەوێ پاڵپشتی خەڵکەکەی ئەوێ بەڵام خەڵکەکەش لێرەدا بۆی حیزبەکانەوە پارچە بوون کاتەیە گرتوونی نەوشتەیە بۆ یەکەیشێ دیێ چاکسازی نەم بوارە بکە ڕوبەڕووی ئاستەنجێکی زۆر گەورە بێتەوە کە ئێمە ئابووری ناسان پێڵین بە سیاسیکردنی کۆمەڵگا نەک یاوەتە سیاست ئابووری خزمەتی سیاست تا بەکارێنرێ ئەمەش کێشەیەکی گەورەیە کە ئێمە زۆر بە سەحمەت توانین چاکساسی لە کەرتی نەوت بکەین باشترین حەل ئەوەیە کە تۆ بەرەو فرەچەشنکردنی ئابووری بڕۆی بۆی بتوانین خۆ ڕزگارکەی ئەوەنە پشتی پێ نەبەستیت بۆ وارەکە زۆر مەترسیدارە بۆ ئایندەی کوردستان قسە زۆر گرنگ بوو کە کاک شەماڵ باسی کرد ئایا حکومەت چەند دەستی گیرەیە کە چاکسازی بکات و حزبەکان حساسە زۆر گرنگە خەڵک چۆن پشتگیری حکومەت دەکات خەڵک دەوێت بەرهەمی چاکسازی ببینێت تا پشتگیری بکە ئەگەر ئەو چاکسازیە بەرهەمیە بوو ڕنگدانەوەی لە گۆڕینی بژێوی خەڵکیە بوو هەتا حزبانەی کە دژمنای چاکسازی دەکەن دێنە ڕێزی چاکسازی خەڵک عقلیە بیر لە بەرژەوەندی و معیشەتی خۆی گەندەڵی لە بواری کەرتی نەوتە بە شێوەیە گەشەی کردو ئافراوان بووە حزبەکانیشی کردێتەوە من وەزیرێکە ناسم ویستی گرە بەستێ لە یەکێ لەو بوارانە بکە کە پەیوەندی بە سوتەمەنی و هێنانی سوتەمەنیەوە هەیە تەنانەت پێی سیر بوو وتی حزبەکەی خۆشم کە حزبێکی ئیسلامیشە وتی پەیوەندیان پێوە کردم وتیانە دەستبەرداری ئەو گرێبەستەی فڵان کەس بەنی و کۆمپانیا بە کەواتە لێرەدا بەرژەوەندەکان بە شێوەیەک ئالۆز بۆ تێکەڵ بووە بۆ یەکێشی ئەوێ چاکسازی بکە ڕەنگە قورسترین مەلەف کە بیۆ چاکسازی پیا بکە کەرتی نەوتی بێ ئێستا یەکێک لە دروشم و کارە سەرەکیەکانی کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێم بەڕێز مەسعود بەرزانی ڕۆژی وتاری جەژن جەختی لەسەرەوە کردەوەتی ئەم دۆخە سەختی ئابووری کە تێکەوتوین هی ئەوەیە کە پشتمان بە یەک سەرچاوی داهات کە ئەوی نرخی نەوت و نەوتیش نازیێگیرە تەوەری یەکەم حەزەکەم وردەور دەبچینە تەوەری دووەم کە لە کوردستان چی بکرێت بۆ ئەوەی سەرچاوەکانی داهات فرەچەشن و هەمەلایەنە بن کەواتە ناوبڕێک وەرەگرین و لە تەوەری دۆمە ئەگەڕێنەوە لاتان.
دووبارە سڵاو لە تەوەری دووەمی ئەم گفتوگۆیە باز لەوەکەین حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بەگشتی چی بکرێت ئەم پرۆسێ چۆن بە باشترین شێوە بە تایبەتی لەم دۆخەیە کە قەیرانی ئابووری ڕووی تێکردوین بە دوای کۆرۆنا چی بکرێت بۆ ئەوەی سەرچاوەکانی داهات فرەچەشن بکرێت. حەزەکەم گفتوگۆکەمان بۆ ئاراستەیە بکە ینی با بڵێن چارەسەری ممکن و خێرات چییە و بۆ چارەسەری استراتیژی درێژخایەن چییە و ئەگەریش تۆزێک جەختمان لەسەر ئەو بێت لە هەموو سێکتەرەکانە باس بکەین یعنی ئێمە ئەڵێن ئەوە نەوت ئۆکەی سەرچاوەیەکی داهاتە بەڵام سێکتەرەکانی تر چۆن پێشەکەون من هەر یەک دوو داتاڵێم لە ساڵی 1992 کە حکوومەتی هەرێمی کوردستانی یەکەم کابینە دامەزراوە حکوومەتی هەرێم 130,000 موچەخۆری هەبووە. ساڵی 2000 ئەم ژمارە بەرز بۆتەوە بۆ 450,000. ئێستا لە دوای تایبەتی لە دوای 2007ەوە کە نەوت دەست بەوە بەرهێنانی کرا ژمارەی موچەخۆر ئەکاتە 120 دانیشتوانی هەرێمی کوردستان و 1,200,000 و نزیکەی 50,000 موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە فەرمانبەر و بە موچەخۆرەکانی بوارەکانی ترەوە. 1,620,000 دۆنم زەوی کشت و کاڵی هەیە کەچی کوردستان بەشی خۆبژێوی نییە بە پێچەوانەوە کاچیتە دوکانێکی سەوزەمی بەفرۆش ئەڵێن ئەوە پرتەقاڵی نازام هەندی و ئەوە مۆز لەکوێ ئەوە چییە و ئیتر هەموو شتێکی وڵاتان ئەبینی لەو دوکانەیە. بەڵام داتا مەترسیدارەکە چییە؟ لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا 1,650,000 دۆنم زەوی کشت و کاڵی دراوە بە پرۆژەکانی تەگراوە بە شارەوانی بێتە پرۆژە نیشتە جێبوون و بۆ پرۆژەی تر. کاک سۆران بە لە جەناب تۆ دەست پێ بکەم. پرۆسەکە چۆن بۆچی بەڕێوە بچێ و چۆن بەڕێوە بچێ باشە؟ ڕەنگە پرۆسەکە چییە؟ تۆ چۆن حکوومەتێک چۆن لەم کاتەیە بە تایبەتی حەزەکەم ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین. بەڵێ بۆ خۆی پرۆسەیەکی وەها تێگەیشتن لێی خاڵی هەرەسەرەکیە بۆ دەستپێکردن و هەروەها بۆ سەرکەوتنیش لێ چونکە بەڕاستی ئێمە لە ئێستا ناتێگەیشتنێک لەبارەی ئەم پرۆسەیەوە هەیە بۆ خۆی ئەم پرۆسەیە یعنی حکایەتەکە معلومە ئێمە بۆچی بە ئەمڕۆ گەیشتوین و بۆچی وامان لێ هات و بۆچی نزیک لە 25% خەڵکی ئێمە موچەخۆرە و ینی 60% فەرمانبەرەوەی کە جنابەت باسی کرد و 40% موچەخۆری دیکەی و ئەمە ئێستا لەسەر ئاستی سیاسی احترافات کراوە کە ئەمە یەکێکە لە هەڵە کوشندەکانی ئێمە لە ئەزمموی حکومڕانیمانە و لەسەر ئاستی حکوومەتەوە تا احترافی پێکرا و هیچ شتێک بە شاراوەی نەهێڵراوەتەوە لەسەر ئاستی کۆمەڵایەتی و میدیاش ماشەڵا قسووری نەکراوە لەو بوارەیە کەواتە ئێستا ئیتر ئەوە زۆر ڕۆیشتن لەسەری ڕەنگە هیچ خزمەتێک نەکە ئێستا گرنگە ئەنگلیزەڵە دەستپێکردنی درەنگوەخت باشترە لەوەی تۆ هەر دەست پێ نەکەی ئێمە گرنگە ئێستا دەست پێ بکەین ئێستا سەرەت ینی ئیرادە هەیە جەختکردنەوە هەیە و بەرنامە هەیە یاسا دەرچووە ینی گرنگە ئەمە بەڵام خاڵە جەوهەریەکە بەڕاستی کە ڕوونی کەینەوە ئەوەیە ئەم پرۆسەیەکی گشتگیرە هەڵەیە پێمان وابێ حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنیا ئەتوانێ ئەم پرۆسەیە بکە هەڵەیە پێمان وابێ کە پەرلەمان بە تەنیا ئەتوانێ بیکە و هەڵەیە پێمان وابێ حکوومەت و پەرلەمان پێکەوە ئەتوانن بیکەن و هەڵەتر لەوەی ئەوەیە کە پێمان وایە حزبێکی سیاسی ئەتوانێ بیکە یان بەرپرسیارەتی حزبێکی سیاسیە ئێمە دروشمێکمان هەیە ناوی لێنراوە کوردستانی بەهێز ناوی لێ نراوە فلانە حزبی بەهێز و فلانە حزبی بەهێز کاک بەرهەم لە ئەڵلقەکانی ڕابردووە زۆر جوان ئاماژەی پێکروتی دروشمی کوردستانی بەهێز ئەبێت دروشمی هەموو هێز و لایەنە سیاسەکان و تەنانەت چینە کۆمەڵایەتەکانی ئەم وڵاتەش بێ بۆیە لە ئێستایا ئەم پرۆسەیەکی گشتگیرە گشتگیر بە مانای ئەوەی تۆ ئەبێت دەست بۆ چاکسازیەک ئەبەی فریای هەموو سێکتەرەکان بکەوی گشتگیر بۆ مانایی کە دەستی بۆ ئەبەی بە تەنیا ئەوەی کوردەواری ئەڵێبان نمونەیەکی تریش بڵێم کاک بەرەم کوردەواری ئەڵێ تاقەسوارێ بە تەنیا تۆز ناکات کەواتە ئەبێ هەمووی پێکەوە دەست بۆ پرۆسەکە بەرێ و هەمووی پێکەوە دەست پێ بکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێوێ چاکسازی بۆ نمونە لە سێکتەری موچەیە بکە بەبێ هاوکاری پەرلەمان کە یاسای بۆ دەربکە کە دەری کردووە ناتوانێ بیکە و ئەگەر بێوێ دەستکاری مەلەفی نەوت بکە بە دڵنیاییەوە بەبێ حزبە سیاسەکان و بەبێ دەسەڵاتی سێمیش کە دەسەڵاتی دادوەریە ناتوانێ بیکات چوە لە دەستبردن بۆ هەر پرسێکی چاکسازی تۆ مافی تری خەڵک دێتە پێشەوە کەسانێکە بوون سوودمەند بوون ڕەنگە لە ڕووی یاسایەوە مەسەلەن بەرەنگاری تۆ بنەوە پێویست بە دەسەڵاتی سێمە و ئەگەر شیاو بێت دەسەڵاتی چوارەم بە میدیاش بڵێن حکوومەت و
ئەو سێلایەنەکەی تر ئەو سێدەسەڵاتەکەی تر پێویستیان بە دەسەڵاتی چوارەمیشەیە بۆی کە زمینە سازی کۆمەڵایەتی بکەن چونکە بەبێ زمینە سازیەکی حکومڕانی باش بەبێ زمینە سازیەکی سیاسی بە هاوکاری حزب و لایەنە سیاسیەکان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیشەوە بۆ ئەمە پرسێکی نیشتیمانیە من ناڵێم ئۆپۆزیسیۆن بێ بە هاو ئاوازی دەسەڵات و ئەوان هەرچیان ود نەخێر بەڵام ئەبێ خاڵی هاوبەش لە بینیانە ئەوە بێ کە بەرژەوەندی نیشتیمانی تایە و بە ڕۆڵی چاودێرانەی خۆیان هەستن ئەمە بۆ پەرلەمانیش دروستە و بە هەمان شێوە دەسەڵاتی دادوەری گرنگە ڕۆڵی خۆیان ببینن و خەڵک و دامەزراوەکانی تر و هەموو ئەوانە کە ئەڵێم پرۆسەیەکی گشتگیرە مەبەستم لێ ئەمەیە بەڵام هەندێک پرسیاریشەن بەڕاستی کە ناڵم گومان بەڵام ڕەنگە ساردبوونەوە لای خەڵک دروست بکەن من پێم سەیرە هەتا ئێستا ئێمە لە مانگی یەکەوە پەرلەمان یاسای بۆ ڕێخستنەوەی داهات و خەرجی موچە دەرکردووە بەڵام هەتا ئێستا نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە ئەوە 4-5 مانگی بەسەرا ڕۆیشتووە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە پرۆسی بایۆمەتریمان کردووە هەموو فەرمانبەرەکانی ئێمە سەلەن خۆیان تۆمار کردو ئەوانە هەتا ئێستا کار بەو شانە ناکرێ یعنی لە ئێستاە ئێمە گرنگە لەو هەنگاوە سەرەتایانەوە دەست پێ بکەین من ئەزانم کە نە بایۆمەتری و نە یاسای چاکسازی ئەوەی کە لە پەرلەمان پەسەند کراوە جیاوازەیەکی ئێجگار گەورە لە ئابووری ئێمەیان دروست ناکەن فەرقێکی زۆر گەورە و داهاتێکی زۆر گەورە بۆ خەزێنەی ئێمە ناگەڕێنەوە بەڵام بۆ دوو ئامان زۆر گرنگن یەکەمیان لە ڕۆکۆمەڵایەتیەکەوە دادپەروەری یەک جۆرێک لە دادپەروەری ئەگەڕێنێتەوە بۆ سیستەمەکە دووهەم هەر چەندێک بگەڕێتەوە لەم وەزعی قەیرانەیە زۆرە بۆیە من پێم خۆش بوو ئاماژە بۆ خاڵە بکەم دکتۆرا شەدیش لەبارەی ئەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم دۆخەیە چی بکە بۆ ئەوی با بڵین هەنگاوی خێرات چیە و هەنگاوی با بڵین ئەوەی کە استراتیزی پرۆژەی با بڵین کاتی ئەوێت چییە بۆ ئەوی کە داهاتەکان فرەچەشن و فرەلایەن و هەمە جۆر بکرێن ڕاستی لە بەلاغی عەرەبی شتەکەی پێ دەڵێن سەهلٌ ممتەنع یعنی شتەکە زۆر ئاسانە بەڵام خەڵکی خۆی دەوێت شەکە بکە 20 ساڵ پێش ئێستا خەڵک دێگۆ تەماشای بەریتانیا بکەن تەماشا ئەڵمانیا بکەن خەڵکە جواب دەداوە دەیانگۆ ئەڵمانیا و بەریتانیا 300 ساڵی خەیان دێت تا بوویتە ئەڵمانیا و بەریتانیا ئەتوو دەتەوێت بە دوو ڕۆژی ببێ بەڵام ساڵ 1993 بانقی دەولی توێژنەوەی بڵاو کردو ئەترافی کرد کە ئەوە مەحاڵ نییە و پێویستمان بە 300 ساڵیش نییە 11 وڵاتی جنوب شەرقی ئاسیا توانیان بە کەمتر لە 30 ساڵ لە سەرەتای شەستەکان دەستیان پێکردو لە سەرەتای شەستەکان دەستیان پێکرد لە ناوەڕاستی نەوەتەکان هەندێکیان لە وڵاتانی ئەوروپی تێپەڕین چاریان ناویان لێنرا پڵنگەکانی ئاسیا هۆنکۆنگ و تایوان و سنگافورە و کۆریای جنوبی کۆریای جنوبی منافسەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکای دەکات سامسۆنگ منافسەی ئەپڵی دەکات کاپڵ سەرمایەکەی بایە بازاڕیەکەی زیاتر لە 1 تریلیۆن دۆلارە کۆریای جنوبی 20 ساڵ پێش ئێستا وڵاتێکی هەژاری فەقیر بوو ئەمریکا بە مساعدات فەرمانبەرەکانی دەژیاند لەبەرەوە مەحاڵ نییە 11 وڵات توانیتی بە کەمتر لە 30 ساڵ معجزە دروست بکات لە زۆر پێوەر لە پێش وڵاتانی ئەوروپا و ئەمریکاشن کۆریای جنوبی و سنگافورە لە پەروەردە لە پێش ئەمریکانە لۆ معلوماتی بەڕێستان سنگافورە لە کۆیلتی خوێندنی یەکەمە لە ئاستی جیهان ئەمریکا 17مە یعنی 16 وڵاتیان لە بینە خوێنی باڵا هەرێمی کوردستان ینی ڕاستە ئەوە با بڵین ڕەنگە ڕەخنەیەکی زۆر بێ ئابووری ناسەکان بێ کاک شەماڵ ڕەنگە جەنابیشت کارە لەسەر کرد بێ بۆچی ئێمە چاومان لە نمونەی وڵاتانی ئاسیانە بوو زۆرتر چاومان لە کەنداوی عەرەبی بوو لەو سەرەتایە حەزم کرد بەس 20 لەوێن کە مەحاڵ نییە دەتوانین بیکەین نمونەی 11 وڵاتە دەتوانین وەربگرین بینە کوردستان بەشەکی زۆریان دەتوانین بیگونجێنین لەگەڵ دۆی خۆمان پرسیارەکەی جەنابیش زۆر جوان بوو هەندێک سێکتەر پێویستی بەکات نییە لەو ڕۆ حکومەت دەتوانانی بڕیاردا بەبێ هیچ پارەش خەرج بکات هەندێکیان پێویستیان بەوەیە بە کاتێکی مامناوەند هەندێکیان استراتیزیە و پێویستیان بە کاتی درێژە حەز دەکەم نمونە بەشتێکی بینەوە کە زۆر ئاسانە و پارەشی ناوێت و تەنها بڕیاری دێ ئێستا گوێم لێ دەبی کە ئەو ساڵ 130,000 گەنج ئیمتحانی سەف شەشی بە کەلۆریێت داتۆم شانچاویان لەوێ بێنەزانکۆ هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی عێراق کە 15 پارێزگای کەمانەیە زۆر سەقامگیرە لە زۆر ڕۆ باشترە ئەو 15 پارێزگایە شەمویان کوڕەکانی و کچەکانیان حەزیان لێ لە شوێنش سەقامگیر لە جیاتوێ بینێرنە ئەوروپا کچە 16 ساڵی هەموو کەسێک ناتوانین بینێرتە ئەوروپا بەڵام دێنن لە هەولێردا بنن زانکۆمانێ 15 زانکۆی حکومیمانێ ناتوانین پارێ مامۆستایەکانیشیان دابین بکەین تەنها بڕیارێک لە حکومەتی پێویستە کە دەستی زانکۆکانی حکومەت بکاتەوە ئێوارانیان بکاتەوە هەموو گەنجەکان ڕابچێشی جگە لە ناوخۆ گەنجەکانی هەموو پارێزگاکانی عێراقش ڕابچێشی
ئەو نمونە تاقیش کرایەوە پێشتر ئەمە لە زانکۆی سڵاحەدین بەخۆم دەرسم گوت تۆ لە زانکۆی ئێواران خوێندنی ئێواران دە بەشمان دەرفەتی وەبەرهێنانیان هەبێت لە بواری زانستی دە بەشمان هەبوو پێداویستەکانی زانکۆی سڵاحەدینمان هەموو دابین دەکرد کە پارەکەشی زۆر ڕەمزی بوو 200,000 300,000 نارمان لە تەڵەبی وەردەگرت بەشەکی زۆریان لێ خۆش دەبووین حکومە $100 بە مکافە دەدانێ ئەو جا دەمانتوانین پێداویستەکان هەموو زانکۆی سڵاحەدین پێدابین بکەین ئەدەبەر هەموو بەشەکان کارتۆر بەرەمێنانی ئەو هەموو دەرچۆ ئەو هەموو خاوەن بڕوانامێش مەترسیەکی بەشێکیان دەرەوەی پرسیارەکە زۆر جوان حەز دەکەم ئەوەی نەفەوتێنم جوانە ئێستا قوبڕس و تورکیا و مالیزیا ئەوانە بەشەکی زۆری داهاتیان لە ڕێگایانە پێدا دەکەن ئەو هەموو دەرگای کردەوە خەڵک لەم دنیا دەستە قوبڕس و تورکیا هەتا ئەندام پەرلەمانەکانی خۆمان بەشدار ناکات لێرە دەرگای زانکۆ بکات و خەڵک بەشدارکە بەخۆی دەچی لە قوبڕس دەخوینی پارە تکتی تیاری سەر دەکا پارەی فیزەیدا پارەی قامەتدا پارەی ئۆتێل دەدا پارەی خدماتی مەتار دەدا ئەوەی لۆ طب دەچی 7 ساڵ لێ پارەی خەرج دەکاتن ئەو هەم داهاتە لە وڵاتە ئەمە چ عیلاقەمان هەیە بەغداد یەک دەی لێرە کولێتەوە دەکا با خدماتی پێشکەش دەکەین دێ پارەی سەرف دەکا فندقی دەگری تەکسی دەگریتن لە مەتامەکان و کافتریەکان پارەی خەرج دەکا بابێن ئابووریمان ببژێنەوە دواتر لە خۆی چ دەکاوە مشکلی خۆیتی بەڵام بەنسبەت خۆشمان هەرچەند ژمارەی دەرچووکانمان زیاتر بن دەبنە سەرمایەی مرۆیمان لە دروست دەکەن بەڵام غەڵەتەکە لە چێ ئەمە هەندێک بەشێ 30 ساڵە گەنج تەخەڕج پێ دەکاموشیان دەستنە ڕیز بیکاری پێویستە لۆ خۆمان گەنجەکانی خۆمان لەو بەشانە گرنگی پێ بدرێ و ژمارە زیاتر وەربگیرێ کە بەشدار بن لە دروستکردنی ئابووری لە جیاندا چار بەشمانە پێیان دەگوترێ سیستێم ساینس تەکنۆلۆژی ماث ئەن ئینجینیرینگ ئەوانە بەشدار دەکەن لە دروستکردنی ئابووری ئەو بەشانە با دەرچوومان زۆر بی ئەتا پێویستمان پێ دەبن لە پرۆژانەی کە بەتەماینە دروستیان بکەین بەڵام نەک گەنجەک بەداخەوە کەژانخان لە بواری گەشتیاری یەک دوو جار شتیشی نووسی و بڵاو کردەوە بواری گەشتیاری بە تایبەتی خۆ ئەکرێ یعنی ئەو کوردستان وڵاتێک سروشتێکی جوانی هەیە ئاو هەوایەکی خۆشی هەیە بەراورد بە باشوور و ناوەڕاستی عێراق هەر ینی بەهشتێکی خواییە حەزەکەم شتی عملی پراکتیکی بە خێرایی و بۆ ماوەی درێژی ئەزانی کات بەرام ئێمە ئەگەر سەیری سروشت و ئاو هەوا و خاکی شاخی هەرێمی کوردستان بکەین ئەتوانین بڵین لە پاڵ نەوت و لە پاڵ گاز لە پاڵ سەرچاوی نەوت و گاز بە هەمان ئاراستە یاخود بە هەمان ئاستی نەوت و گاز ئەتوانێت داهاتمان بۆ بێنێتە ناو هەرێمی کوردستان و بەڵام بۆ مەرجەی ئێمە بتوانین یاخود بزانین چۆن ئەتوانین ئستثماری تیا بکەین تا ئێستا با بڵێم سێکتەرەکانی گەشتیاری لە ناو هەرێمی کوردستانە خراب نییە بەڵام ئەگەر باشتر بکرێت لەو بڕوایم کە بتوانێت لە داهاتوێکی نزیکە کە پێویستی بە تێچوێکی لە سەرەتای وەکو هەنگاوەکانی سەرەتای پێویستی بە تێچوونێکی ئەوەنە زۆریش نابێت کە بتوانین وەکو حلو لە سەرەتایەکان ئێمە نایبرین با بڵێم سێکتەری گەشتیاری ئەتوانرێت نەک تەنیا وەکو سەرچاوی داهات سەیری بکرێت بەڵکو وەکو هێزێکی نەرمیش سەیری بکرێت تاکو تۆ بتوانانی کولتور و عادەت و تەقالید و ڕووی جوانی هەرێمی کوردستان و ڕووی جوانی با بڵێم میوانداری هەرێمی کوردستان بە دنیای دەرەوە بناسێنیت ئێمە ئەگەر باسی ئەم بەشە بکەین زۆر لە با بڵێم لە ناوەندەکانی خوێندن کەمترین ئیحتیمام بە دەرچوانی ئەم بەشە دراوە ئەگەر سیرکەین و کەمترین کەسیش با بڵێم کەمترین گەنج لەم بەشەیە وەرگیراوە ئەمە ئەگەر بین ساڵی وا هەیە بین سەیری داتاکان کەین ساڵانێک 5 ملیۆن بەرەو سەرەوە 3 میلیۆن خەڵک سەردانی ناوچە جیاوازەکانی گەشتیاری هەرێمی کوردستانی کردووە لە پاڵ زۆریان با بڵێن ئەو هاوڵاتیانە بوون کە لە خواروی عێراق ئەژین بەڵام لە پاڵ ئەوەشا ئێمە وڵاتی ئێرانمان هەیە بەهۆی ئەو بە حکوومەتەی کەتیایەن یان ئەو سیستەمی حکومڕانی کەتیایەتی زۆرێک لە هاوڵاتیانیان بۆ متعو بۆ کات بەسەربردننی خۆشیان ڕۆکەنە هەرێمی کوردستان و لە ئێستاە بۆ ئێمە گەشتیاری ئاینیشمان بەڵێ گەشتیاری ئاینیمان هەیە گەشتیاری شوێنی کولتوری بە گەشتیاری مێژوویمان هەیە بەڵام ئێمە ئێستا دەرفەتە بۆ هەرێمی کوردستان کە سوود لەم فراغە وەربگرێت کە زۆرێک لە گەشتیارانی وڵاتانی ئەوروپی وڵاتانی تری عەربی کە ساڵانێک سەردانی وڵاتی تورکیا با بڵێم وڵاتی سووریا وڵاتی میسر وڵاتی تری عەربیان لوبنانیان کردووە بۆ گەشتکردن ئێستا لە دوای بەهاری عەربی لە دوای ئەو با بڵێم زروفە سیاسیانی کە لە ناو ئەو وڵاتانەیە ڕوویاوە نەک تەنیا گەشتیاریان سەردانی ئەو وڵاتانە ناکات بەڵکو زۆرێکیان هاوڵاتیانی خۆشیان ئاوارە بوون کەواتە ئەمە دەرفەتێکە کە ئێمە بتوانین سەرنجی ئەو گەشتیارانە ڕاکێشین بۆ لای خۆمان گەشتیاری تا ئێستا لە کوردستان لە 2003 با بڵین گەشتیاری
گەشت پێڵێن گەشتیاری ناچاری ینی با بڵێن لە باشوور و ناوەڕاز نە ئاو هەواکە خۆشە نە دۆخە ئەمنیەکە زۆر جێگیرە بۆیە بەشی زۆربەی هەرە زۆری گەشتیارانی کوردستان بە تایبەتی لە دوای 2023 کە ڕویان کردووە کوردستان با بڵین بە ناچاری لەبەرەوەی هەرزانترە و شوێنێکی ئارامترەوە لە ڕێی ئەمنی و ئەمانەوە بەڵام بەڕاستی پرۆژە گەشتیاریەکان تاکوتەرایەکیان لێ دەرچی نامێ لێرە ناویان بێنم باقی تر هەمووی شتی سەرەتایی زۆر سەرەتا بۆ نمونە کولتوری گەشتیاری لە ئێمە زۆر لاوازە ئەزانی بە کاک شەماڵیش ببوورە کاک شەماڵیش وڵام من لەسەر کاک شەماڵ حەزەکەم حەزەکەم لەسەر مەسەلەیە قسە بکەم چونکە کردی گەشتیاریش و گەشت و گوزاریش ئەکەوێتە ناو ئەو پرۆسەیەوە خۆت زانی هەموو پرۆسەیەکی پەرەپێدان پێویستە کۆمەڵی مەرجی تێدا بێ سەقامگیری هەبێ واروە ئیرادەی سیاسیە ئیرادەیەکی بوێر هەبێ ئێستا تا ڕادی هەردووشی هەیە لە هەرێمی کوردستانە گەرچی هەندێک ململانی حزبایەتی هەیە بەڵام هەردووشی هەیە بۆیە من پێم وایە ئەم سەقامگیری ئەم پەرەپێدانە ئەتوانین سوودی لێوەرگرین پرۆسەکە خێرا بکەین ئەو پرسیاری کە کاک بەرهەم کردی لە سەرەتای قسەکانیان کە چۆن چی بکە حکوومەت بۆی خێرابکە باش ینی قەیران دەرفەتێکی ئەزانم ناخۆش قەیران دەرفەتێکە دەهاتێ بۆی کە بیرکەیتەوە شێوازی گۆڕانکاری لە ئابوووریەکە تا بکەیت کە ئەم جارە بە ناچاری ئەبێ بیکەیت چکە هەمومان نەزانین کۆڕۆنا دنیای پێش کۆڕۆنا وەک دنیای دوای کۆڕۆنا نابێ ئێستاکە سیرەکەی بیر لەوە ئەەکەینەوە چۆن خۆراکی خۆمان بەرهەم بێنین چۆن کەرتی کوشت و کاڵ پەرە پێ بدەین چۆن ئاسایشی خۆراکی خۆمان دابینکەین لە سەردەمی کۆڕۆنا ئەبێ ئەوە بزانین لە دوای کۆڕۆنا تێچوونی ئەو خۆراکی کە لە دەروی وڵات و لە چەندین سنوور و ئەگاتە لای ئێمە گرانترە بێ ئەمە ئەم تووشی قەیرانی خۆراکی بۆی نەبین ئەبێ پەرەپێدان بە کەرتی کوشت و کاڵی بکەین کە کەرتی کوشتکاڵی زۆرترین هەلی کار بۆ ئێستا 1990 ئێمە لە 2003 پێشەوەی بچینەوە بۆ عێراق لە 1935 دانیشتوانی هەرێمی کوردستان سەرقاڵی کوشت و کاڵی بووە ئێستا لە ساڵ 9 چۆن بیگەینەوە سەتا ئەوە ئەبێ بەرەو پیشەسازی کوشت و کاڵی بڕۆین واتە ئەو جوتیاری کە بەرهەمی هەیە بەرهەمەکەی سەرەکەی ئێستا لەمڕۆوە 4 کیلۆ خەیار بە 1000 دینار لە بەرەو هیچ کەسی ئامادە نییە جوتیار ڕوو بکاتە ڕواندن و بەرهەمە بێنێ کە دوایی زەرر بکات و مایە پوچ بێتەوە بۆیە ئەبێت تۆ پیشەسازی خۆراکی هەبێ وهروە وەزەهەتی پلاندانان هەندێک هەوڵی هەیە بەڵام ئەم هەوڵانە سەرەکی ساڵ لە دوای ساڵ دێت و ئەچێت مەسەن بۆ نمونە کەرتی تایبەت و کۆمپانیەکان چۆن بێنێتی پێشەوە وهروە چۆن کەرتی دایبەت و کەرتی گشتی هاوبەش بکە من ئامادە نیم ئێستا سەرمایه‌دارێ بم بێم پیشەسازیی قورس لە کوردستانە بکەم ئەگە زەمانەتم نەبێ بۆی پێویستە حکومەت بێتە پێشەوە ئاسانکاری باتێ زەوی باتێ وهروە بازبوونەوەی وهروە زامنی بەرهەمەکەی بکە ئەمە کێشەیەکی گەورەمان هەیە سیاسەتی گومرجی بەدەست خۆمان نییە عسڕێ و بەدەست عێراقەوە واتە تۆ کە بتێ بەرهەمەکان گران کردەوە سنوورەکانەوە نرخی بخێتە سەری ڕەنگە پێویستیت بە عێراق بێ خۆشبەختانە ئەم کابینەی مستەفا کاظمی بۆ ئەوەی هەلی دەرچوونی لە هەڵبژاردنە پێشوەختەکە و یا لە ئایندە هەبێ هەوڵێ ئەوەیە ئابووری ئەویش ڕاست کاتەوە بۆیە هەردووکمان پێویستە بە زووترین کات ئەو تەکاملە دروستکەین واتە من پێم سەیرە تا ئێستا حکومەت بۆ ناچێتە بەغدا و لەوێ دانوستان و گفتوگۆکان دەست پێ بکاتەوە بۆی ئیراد و داهاتێکی خێرای دەستکەوێ کەرتی پیشەسازی و کەرتی کوشت و کاڵ و کەرتی بانقی و کەرتی شوێنەوار و دەیان کەرتمانەیە ئێمە لاریم کوردستانە هەمووی فەرامۆش کراوە ئێمە یەک ئیزافێک بۆ قسەی جەناوی ینی بەڕاستی ئەبێت لە کوردستان ئیتر کۆتایی بەو دیاردەیە بێ لەبەر ئەوەی بەرپرسێکی گەورە هی ئەم وڵاتە یا چەند بەرپرسێکی گەورە لە پشت بازرگانی دۆشاون و لە پشت بازرگانی زەیتن و لە پشت بازرگانی هەندێک میوە و شووتی و نازانم چیەوەن تۆ ئامادە نەبی لێرە کارگەیەکی دۆشا و دروستکە یا کارگەشمان هەیە لە حەریرش هەمانە و لە پێنجنیش هەمانە بەڵام ئیش ناکە ئیش ناکەن لە بۆچی ئیش ناکە لەبەرەوەی تۆ بازاڕەکە نخڕۆی بەرهەمی کارگەی تۆسانی تورکی و ئێرانی کارگەی جگەرە هەمووی داخراوەی چێ بوو بە ستۆدیۆی چێ بوو بە نازانم چی و بەردەوام کوردستان جگەرە ئەکڕێ ئەگەر وازی لە جگەرە بێنایە باش بوو بەس هەم بەردەوام جگەرە ئەکڕێ بەڵام کاک بەرەم ئێمە یەکشمان قسە بۆی داخل بە بابەتەکان ئەم واقعی کە دروست بوو ێستا باسی ژمارەی موچەخۆرماگە چۆن لە 130,000 بۆتە 1,250,000 هەموو بەگشتی هەموو حیزبەکان بەشدارمونتیایە کێشتەکە لە چیە؟ هەر حیزبێک کە دێت ئێوێک کە بڵین دوای هەڵبەر هەڵبژاردنێک حیزبێک دێت حکومەت پێگەێنی حیزبی براوە هەر حیزبێک دێت ئێوێ بەشدار بێت لە حکومەت لیستێکی
پێشکەش دەکاڵێ ئەم کادر و لایەنگر و هەوادارانم بۆ دابمەزرێنە لیستێکی تریژێ ئەمانەشم بۆ خانەنشینکان بە پێچەوانەشەوە کە خۆپیشاندانیش دروستە بێ هەندێک هێز دێن سواری شەپۆلەکا بن و سوود لەم خۆپیشاندانانە وەرەگرن ئەکەونە دانوستاندن لەگەڵ حیزبە دەسەڵاتدارەکان دیسان ئەوانیش لیستێکی خۆیان هێنەوە یعنی بەڕاستی هەمووی هەر یەکێتی و پارتی بڕیاردەر بوون لە دامەزراندنی ئەو خەڵکە زۆرە بەڵام ئەوان هەمووی ئەندام و لایەنگری ئەوان نییە 120 کوردستان موسەخۆری حکومەتار هەمووی لایەنگری یەکێتی و پارتی نییە یعنی ئەبێ بۆیە من بۆ ئەم قسەیم کرد بۆ ئەوەی کە هەموو حیزبەکان ئەمە بە ئەرکی خۆیان بزانن یان هیچ معقول نییە تۆ ئێستا بەتەنیا هیچ معقول نییە بەتەنیا باز لەوە کراوتیان داهاتە گومرجەکانی سنوورەکان ڕێگەخەینەوە یەکسەر باز لە لامەرکەزیەکرێ ینی بەداخەوە پەیوەندی بۆ کەم هەیە ئەگەر ڕخسەت هەبێتن بەڕخسەتی بەس دوو قسە بەسەر یعنی ژمارە فەرمانبەرانیش کە خەڵکێک بە بەڵای دەزانی ئەمن دیسان بە نیعمەتی دەزانم ئەویش وەکو نەوتەکە دەتوانین بە باشی بەکاربین دەتوانین بە خراپی بەکاربین 1 ملیۆن کەس تێ موچە شوەردەگری بەڵام هیچ بەرهەمت ناراتێ باش با موچەکە هێر وەرگری بە هەر موچە خۆربی بەڵام بەرهەم پێ دروستکە باسی وەزارەتی کشتتوکاڵ دەکەی وەزارەتی کشتتوکاڵ ئاوی هەیە سیاسەتی بەدەستە زەوی هەیە دەرچووی بەشی کشتتوکاڵی هەیە موچەکە شوەردەگری بەرهەمەکەی پێ دروستکە هەر داهات هەر موچەی فەرمانبەرانی کشتتوکاڵ بخەسەرە و پرۆژە کشتتوکاڵانی کە دروستی دەکەنەکانمان بۆ جێبەجێ ناکرێت کێشەکە ئەوەیە پشت بە حکومەت بەستراوە یعنی ئێمە ئەبێ بەڕاستی قەرزی بچوک نابێ حکومت بیە ئەبێ بانک بیە کۆمپانیەکان بیان ئەوان ئەو لایەنە بخەنەگەڵ یاساکان حکومت زۆر وەکو بڵێ بەبێ تاوانیش پیشاندەین لەوەی کە خەڵک ڕاستە پشت بە حکوومەتە بەستێ بەڵام هەندێک ممارەسات و بڕیاری حکوومەتی خۆشمان هەیە زۆر سیر و سەرنجڕاکێش ینی هەندێک شتەیە پێویستی بە بەبیرکردنەوە بە بیردۆز و بە یاسا و بە هیچ شتێک نییە من دوو نمونەی زۆر بچووکەێنەوە ئێستا ئێمە پارەی پاراستن و سکیورتی کۆمپانیەکانی نەوت و دامەزراوەنەوتی و کۆمپانیەکە کێ ئەیکا کەرتی تایبەتیدا حکوومەت پارەکەیەدا لە کاتێکە ئەمە هیچ نقصانیەکمان لە کارمەندی پاراستن و ئاسایش و هێزی ئەمنیەوە نییە بۆچی حکوومەت دێ پارەیەکی زۆر لەمەیان خەرجەکە پاکردنەوەی ناو شارەکان و مەسلەی زبڵ و خاشاک و ئەمانە حکوومەت دێ بەکەرتی تایبەتی ئەکا لە کاتێکا پێم وانەیە لەسەرەوە پەکمان کەوت بێ ئایا وەزارەتی شارەوانی بای ئەوەندە هێزی مرۆیی هەیە یان نیەتی بێگومان زیاتریشی هەیە لە بەرامبەریشە کەرت هەیە کە ئەگەر بیدەی بە کەرتی تایبەت زۆر باشتر خزمەتەکە هەم هاوڵاتیان لێ سوودمەند دەبن هەم حکوومەتیش بۆ نمونە کەرتی کارەبا کەرتی کارەبات و ئەگەر بیدەی بە کەرتی تایبەت بە ڕێکوپێکی ئیدارە بکرێ ئەتوانێت 200 مێگاوات کارەبا بفرۆشی لەبەرەوە بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی کارەبا ئەڵێ ئێمە توانای بەرەمهێنانی 625 مێگاوات کارەبامان هەیە لە کاتێکە خواستی کارەبا لە ترۆپکە لە کوردستانە 425 مێگاواتە ئێستا بەرەمهێنانی حکوومەت سەرباری ئەو هەموو ملیارە دۆلارانێک کە تایە خەرجەکە هاوڵاتی کارەبایەکی باش و ڕێکوپێکی نییە و زۆربەی زۆری خۆشیانەڵە نیوەی لە سەدی ئەوەی کە بەرهەمی هێنین بە هەدەرە ڕۆ ئێستا خۆشبەختانە پرۆپۆزڵ هەیە بۆ ئەوەی بە کەرتی تایبەت بکرێ هیوادارم ینی وەکو گلدانەوەی داهات چونکە بەڕێزان دەستخستنی داهات هەنگاوی یەکەمی لە هاوسەنگکردنی خەرجەکانەوە دەست پێەکە کە ممکنە پێداچوونەوە بە خەرجەکان و بە موچە و بە دەرماڵ و ئەوانەیە زۆربەی بەرپرسانی گەورەی کوردستان دانیان بۆ داناوە کە خەرجی خەرجکردن سیستەمی خەرجکردن لە کوردستان سیستەمێکی دروست نییە بەدڵنیایەوە بەدڵنیە بەڵام خاڵێکی تری هەندێک خەرجی هەیە توانین ڕایگرین هەندێک خەرجیش هەیە توانین کەمی کەیتەوە بە ڕێژە خاڵێکی تری کاریگەر بە بۆچوونی کاگوێرم کە یارمەتی ئەدا لەوەی کە زۆر گرفتمان لە کۆڵ کاتەوە وەجاهاتی زۆر باشش و ئەو میکانیزمانەی کە هەرێکێک لە ئێوە تەرەحتان کرد زۆر ڕێکوپێکن بەڵام ئەمانە بە یاساکرێن ینی بۆ نمونە کەرتی گەشت و گوزار لە کوردستانە هەتا ئێستا نەک یاسای نییە کە ئەمە عیبێکی هێچگار گەورەیە حکوومەتی هەرێمی کوردستان سەرباری ئەو هەموو ئەوەی کە تۆ تاکە بەشی تقریبن لە ناوچەکەیە چواروەرزە ئەبینی شوێنمان هەیە لە منتیقەی چۆمان و ئەوانە 12 مانگ بەفری پێوەیە و ناچێتەوە شوێنمان هەیە ئێمە بیابانمان هەیە ئێمە گەشتیاری ئاویمان هەیە گەشتیاری شاخیمان هەیە هەموو شتێکمان هەیە هاوینە هاوار هەم هەتاوەکو ئێستا کەرتی گەشت و گوزار بە یاسا ڕێک نەخراوە کە ئەمە عیبێکی زۆر گەورە نەک یاسای نییە بەڵکو ڕێنمایەکی تایبەتیش نێسە گەشتیارێک بێتە ئەم وڵاتی ئێمەوە بپرسێ نە ئاپێکی باشمان هەیە GPS-ێک لە بەردەستیا بێ بتوانێت بگاتە ئەحمەداوە بگاتە گەلی عەلیبەگ و بێخاڵ و ئەمانە
ینی هەموو ئەمانە بە یاساکرێن بەڵام خاڵێکی زۆر کاریگەر کە من ئەمەوێت جەختی لەسەر بکەمەوە ئەوەیە کە مەسلەی کەرتیوە بەرهێنان کەرتیوە بەرهێنان دروستە ڕەنگە لە 2004ەوە و کاتێک یاسای ژمارە 6 دەرەچێومانە ڕەنگە هەنگاوێکی باش ببێ وەتەکانێکی بە ئابووری ئەم وڵاتە دابێ بۆ ئەو کات بەڵام لە ئێستاە و ساڵانێکی زۆرە ئەمە بە ئینگلیزی پێڵێن باکفایە واتە ینی ئەنجام ینی دەستکەوتەکانی پێچەوانە کردوێتەوە ئابووری وڵاتی تووشی گەندەڵەیەکی زۆر کردووە هەموو ینی من لە بەرپرسی حکومی پەیوەنددارم نیشتەجێبوون ئیشکراوە ئەڵێت زۆرترین یاسایەک کە لە کوردستانە جێبەجێ کرابێت یاسای وەبەرهێنانە بۆ لەبەر ئەوەی کە ئیمتیازاتێکی زۆر باشی تیا بوو وە خێراترین ڕێگا بوو کورتە ڕێگایەک بوو بۆ خۆ دەوڵەمەندکردن و بە ملیار بوون ینی ئامارەکانی دەستەی وەبەرهێنانیش پێمانەڵێن کە زۆرترین سوودێک کە لێ وەرگیرابێت تەنها بۆ ئەوە بۆ کە لە کەرتی نیشتەجێبوو ناکراوێت ئێستا پرۆژەیەک حازر کراوە من هیوادارم بە سوودوەرگرتن لە هەڵە کوشندەکانی ناو یاسای وەبەرهێنان ئێمە بتوانین چاکی کەین لە کارنامەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم هەیە کە یاسایەکی تازە بۆ وەبەرهێنان دەرەچێت یەک لێدوانیش هەیە حەزەکەم بەس بە بیرتان بێ لێدوانی 20 ڕۆژ مانگێک بەر لە ئێستا سەرۆکی دەستەی وەبەرهێنان هەڵێ 1000 پرۆژەی وەبەرهێنان هەریکی لە قۆناغێکە ینی پتر لە 1000 پتر لە 1000 پرۆژەوەریان بەڕێوەیە ئەوەی کە زۆر لای من جێی سەرنج ڕاکێش بلای من ئەو پتر لە 1000 پرۆژەوەریان بەڕێوەیە نزیک لە زیاتر لە 500 پیشەسازیە ئەنجا بوارەکانی تر نیشتەجێبوونی کاک بەرەم ئەوە بە یاساکرێت ینی ئەگەر ڕوب چارەکی 25% ئەو ئیمتیازاتە خۆڕایانەی کە درابوو بەوە بەرهێنانی یەکەی نیشتەجێبوون بدرێ بە پیشەسازی بدرێ بە گەشتیاری من دڵنیام ئەو لوغزەمان بۆ حەلە بێ باشە جیاوازی نێوان مەریوان و پێنجوێن کە هەردووکیان کوردستانن ینی چەند کیلۆمەترێکی بەسیتە بۆ لەو دیوە ئەو هەموو وەبەرهێنانە کشت و کاڵێ باشاکرێ بۆ لە پێنجوێنان ناکرێت جیاوازی نێوان سلۆپی و زاخۆ چەندە هەتاوەکو ئەو هەموو پیشەسازی لە سلۆپیەکرێت و لە زاخۆ ناکرێت ینی هەموو ئەمانە لەوێ بەوێرانی خۆی و پلان هەیە ئێمە یاسای و ئیمتیازات و هاندانیش پلان هەبوو بێ کۆمەڵی بنەمای هەبێت دکتۆر ئەشتا ئازانیە بەڵام کێشەکە لێرە ئەوەیە ئێمە وەزارەت دێت و ئاڕوا پلانەکەی جێبەجێ ناکە لێپرسینەوەشی لەگەڵ ناکرێت تەنانەت ئەوەی کە بەڕێزە باسێکی زیاتر مەسەنەوەی پەیوەندی بە حزبەکانەوە هەیە مەسەن تو سەرێکی ئەو وەزیرە سەر بە فڵان حزبە هەر ئەوەنە پەرژەوەندی و پەیوەندی نێوان ئەم دوو حزبە تێکچوو ئەو وەزارەتە کوژێتەوە واتە ململانە دروستە بێ لە نێوان دوو وەزارەتە بۆیە کاتی ئەوە هاتووە دامەزراوەکانی حکوومەت ئەرشیەوە نەبینن بە تەنیا خۆیان کارکەن ئاراستی کردی تایبەت بکەن واتە کردی تایبەت لەو بوارە پێویستە ئیش بکە پێویست ئاسانکاری بکە بزانین لە ماوەیەکی کەمە ئەم پلانی کورتخایەنە مامناوەندە درێژخایەنە جێبەجێ بکەیت بەڵام ئەم پلانانە جێبەجێ ناکرێت کە باسی دکتۆر باسی ئەوەی کرد کە ئێمە بۆ شوێنە گەشتیارەکان تەنانەت ئاپێکیشمان نیە ئێمە ئەگەر بینە سەر ینی شتی زۆر لەوە سەرەتاییتر ئێمە ئەگەر سەری ناوچە گەشتیاریەکان یاخود ئەو شوێنانی کە پرۆژەی گەشتیاری تیا بەسیترین شت تەواڵێتێکی گونجاوە بۆی کە پێویستێکی سەرەتایی گەشتیارانە تیای نییە یاخود لە کوالەتێکی زۆر خراپە هەیە یان با بڵێن تابلۆکان ئەو ئەگەر بۆ ئەو کەسانی کە با بڵێم تەکنۆلۆژی زۆر بەکارناهێنن و گەشتیارن ئێمە تابلۆکانمان تابلۆی دروست نییە تاکو بیانگەێنێتە ناو ئەو شوێنە گەشتیاریانەوەنی هەنێجار و ئەو کەسانی کە لەو شوێنانەیە ئیشەکان ئینی زۆر تێچوویەکی ئەوەی تێناچوە کۆتوانی بڵێن حلێکی سەریع دەوراتیان پێ بمێنێت تاواکو بتوانێت کەم و زۆر لە ستانداردێکی جیهانیە کاری خۆیان بکەن و ئیش بکەن زانی کەژان خان ئێمە هەتا ئێستا نەچۆتە ناو بنیادی عقلێتی حکومڕانی کوردستانەوە ئەن ئێستا کە ئێوە قسەتانە کرد باسی گەشت و گوزارتانە کرد من چەند نمونەیەکی خێرا هاو بە خەیاڵمە ئەگەر ئیجازە بێ حەزی کەم باسی زۆر بە کورتی زۆر بە کورتی ماڵی شکسپیر لە بەریتانیا من ینی کە تۆ ئەچیت سەرباری ئەوەی پارەیەکی زۆر خەرجەکەی ئەبێت چەند سەعاتێک سەرەوە بێ هەتاوەکو ئەو سێماڵەی کە شکسپیر تایە لە دایک بۆ ژیاوە و مردووە پارەیەکی زۆر خەرجەکەی بەلانی کەمەوە 200-300 دلار خەرجەکەی لە کاتێکا ماڵی مەلای گەورە لە کۆیە کراوە بە زەبڵدا ئێمە ئەنا فرانک هەیە لە ناوەڕاستی ئەمستردامە جوولەکەکان کاریان لەسەر کردووانە بە سیمبڵی هۆڵۆکۆستی خۆیان تۆ بچۆ سەرە بگرە بچۆ بیبینە 20 دقە مەجالە دەدەن بەڵام ئەبێت 4-5 سەعاتێ سەرە بگری بە درێژایی ساڵ ئاواهەیە بەڵام ماڵەکەی عمەری خاور لە هەڵەبجەیە
ئێستا ئەم ساڵ خاوەنەکە ئەوی حکوومەت چەند ساڵە دەسیم پێکاتوانە و نەتوانراوە بکرێتە مۆزەخانەیەک بتوانانی وەکو ڕەمزی مەزلومیت پیشانی بدەیت بۆ نمونەیانی ئێمە گۆمی فێلاومان هەیە ئەگەر بتانی بە جوانی سوودی لێوەربگری ئەبێتە شوێنێک وەکو ئەوەی کە ئەو گۆمی سنۆدۆنەی کە لە وێڵز من تیاژیاوم ینی لە یەکی شەشە تاوەکو یەکینۆ نزیک بە 12 ملیۆن پاوەند کە ئەکاتە نزیکەی 16-17 ملیۆن دلار ئینتاجی هەیە کاکبەرم عەفومەکە من لە گۆمی فێلاوا بینیم لەم ڕابردووە بینیمە خەڵک چۆتە سەری فیشکی تەیە تەقێنە ینی ئەمانە پێمانەڵێن کە پێویستە ئاوڕ لە کێشەیەکی تر هەیە لە گەشتیاری لە کوردستان ئەویش ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک دەڤەری زۆر گەورە و ناوچەی زۆر شوێن و دەڕفێن و سروش جوان و حتا کشت و کاڵیش لەسەر سنوورەکان هەیە بەڕاستی نائارامن بەهۆی بوونی پەکەکە و شەڕ و هێرشی بەردەوامی وەردومانی بەردەوامی وڵاتانی دراوسێ و تورکیا بە تایبەتی ئەم شوێنانە زۆر گرنگن کە هەم لە ڕووی کوشت و کاڵی هەم لە ڕووی گەشتیاریەوە کاکاتە سەدان گوند سنووری سەدان گوند ینی ڕەنگە لە 800 گوند نزیک بێتەوە لە دهۆک لە ئامێدی لە سیدەکان تا لای ناوچەی قەڵات زێوانش هەر هەمووی کۆمەڵە شوێنی دڕفێنی جوانن بەداخەوە بۆتە ناوچەی محەڕەمە بۆتە گۆڕەپانی شەڕ ئەویش لە ئەنجامی ململالەی نێوان پارتی کرێکارانی کوردستان و سوپای تورکیا دروستە کاکبەرم بەڵام من ناتوانم کۆک بم عەفومەکەی ناتوانم کۆک بم ئەوە بکەینە پاساو کە نەتوانین بە هاندانی کەرتی تایبەت بتوانین خەرەندی ڕاواندوز وەکو گرانکانیۆنی ئەمریکا لێ دکتۆر ببرەوەتم وەکو کێشەیەک باسم کرد وتم لە کێشەکان ئەزانی چێمەیە دوا سەرنج بین یەکی لەوانەیە خولەک و نیمێکمان من یەک سەرنجم هەیە لەم کاتەیە کە خەڵک لە مێنەتێژی زۆر ئاژی خەڵک زۆر پشێوی ژیانی خراپ بووە ململانەیەکی حزبی و سۆشیال میدیە و دەوە هەنە دەستی پێ کردووە ئەبێت تۆ بەرەوە ئەو ئاراسیە بڕۆی هەوڵی ئەوە بدەی باڵانسێ بدۆزیتەوە لە نێوان تەندروستی ڕوبەڕووبنەوەی کۆڕۆنا و ئابووریە یعنی ناتوانیتر لەمە دووە هەر لەسەر قەدەخەکردنی هاتوچۆ و ڕاوەستانی کار و کاسبەکان بۆسی کە زۆرترین داهاتی ناوخۆ لە ڕێگەی باج و ڕسوماتەوەیە ئەو باج و ڕسوماتەوەستاوە ئەبێ فەرمانگەکان بە شێوازێکی نوێ خۆمان گونجێن لەگەڵ پەتایەکە کە ڕەنگە لە پاییزی ئەم ساڵا زۆر بە خراپتر بۆ بە شەریعەت بێتەوە کە شەپۆلێکی گەورەتر بێتەوە بۆی تا ئێستاکە فاکسین و دەرمای بۆ نەدۆزاوەتەوە ئێمە سەرکەوتوو بووین یعنی من لێرە دەستخۆشی لە حکوومەتەکەم کە سەرکەوتوو بوو لەوەی کە هەرێمی کوردستانی پارێزێرە و بەردەوامی نەیتوانی بەردەوامی کرانەوەی فەرمانگەکان بۆ ئەوی خاڵێکی باشە شوکاری خەڵتر هەیە ئەگەر وا هەروەها کردی کوشت و کاڵ کە کردێکی ئاسانە هەوڵی ئەوە بدات کە زۆرترین خەڵکی ئیشی تیاکە وە کردی پیشەسازی ئەمە ناکرێت 26,000 کۆمپانیامان لە هەرێمی کوردستانە هەبێ هەمووی 620 کۆمپانیا پیشەسازی گەورە لە هەرێمی کوردستانە هەبێت 26,000 کۆمپانیا باوە بەرهێنان ئەبێ هەوڵی ئەوە بدە بە زووترین کات کەرتی پیشەسازی بکاتەوە بۆی زۆرترین هەلیکاری بۆ بێ یەک مەسەلەیەکە هەیە کە زۆر مەترسیدارە ئەویش بەلێشاو هاتنی هاوڵاتیانی عێراقی لە پارێزگاکانی خوار و هەروە لە وڵاتانی دەوروبەرەوە ئەمە فرسەت و هەلی کار بۆ ئەو گەنجانەش نایهێڵێتەوە کە ئامادەن لە دەروی پسپۆڕایەتێکی خۆشان کاریشان دەستکرد واتە کار بێبەها نەکرێ لە هەرێمی کوردستاندا کەژان خان لە ڕاستەیە کاک شتی خێرا شتی استراتیژیش ئەگەر ئێمە ورد سێری ئەم وەزعی ئێستا بکەن کە ئێمەیتیان فۆرمی داگیرکردن ئەگەر لە ڕابردووە بە شێوەیەکی با بڵێن بە شێوەیەک بۆ بە داگیرکاری ڕاستە و خۆی بەکارهێنانی چەک و بابەتەکانی بووە بە شەڕ بووە ئێستا لە دنیای دیموکراسیا ئەتوانین بڵین فۆرمێکی تری وەرگرتووە ئێستا ئەگەر ئێمە سەرنجۆین بازارەکانمان ماڵەکانمان با بڵم سەر سفرە و خوان و سەرجەم ئەو کەلوپەلانی کە لە دەوروبەرمان بەکاری هێنین یان تورکیە یان ئێرانیە یان یەکێک لە وڵاتە عەرەبیەکانە کەواتە توانین ئەمە بەدەر لە شاشەی تیڤیەکانمان کە بە مسلسلاتی وڵاتانی تر غێری خۆماڵی و بە فیلم و بابەتەکانی تر داگیر کراوە ئەتوانین بڵین ئێمە ئەگەر ئەم پرۆسەیە تەنیا وەکو پرۆسەیەکی یاخود ریفۆرمێکی نیشتیمانیش سێری بکەین ئەبێت هەر یەکێکمان خۆمان بە بەشێک لەم ریفۆرمە بزانین و ببینین و ببین بە بەشێک لە هەوڵاتیەوە تا ڕێکخراوەکان و حیزبەکان و هەموو لایەنێکە گرێتەوە دکتۆر گیان بە خولەک و نیمێک دوا سەرنجت بەوەرە و بابەتەکە زۆر هەڵەگرێ دەستان خۆش بێ ئەو قسانە هەموو جێگای سەرنج بوون پیش ینی گەشت و گوزار و کشت و کاڵ و ئەنا بەڵام دەوری قایدی چێە ئیسناعاتی
پیشسازیە وڵاتانی پێشکەوتو پێیان دەوترێ وڵاتە پیشسازیەکان لە بەرەوەی پیشسازی ڕۆڵی سەرەکی دەبینی ڕۆڵی سەرکردە دەبین لە پێشخستنی هەموو کەرتەکان ئەمە نەوتمان هەیە نرخەکانی دابەزیە و یەک لە فرۆشتنیشی زەحمەتە و داهاتشی زۆر کەمە بەڵام سنعاتی پترۆکیمیاویەکە 6,000 مادە دەتوانین لەنەوە دروست بکەین ئەمە 6,000 دروست ناکەین 6 دروست دەکەین سێ کارگەی گەورەی پترۆکیمیاویمان لە سێ شاری کوردستان هەبی هەرچی گەنجی کوردستانە دەخین سەرکار سنعات پترۆکیمیاوی دوو تایبەتمەندی یەکەچیان دەستی کاری زۆری پێویستە کامە پێویستمان بۆیە گەنجەکی زۆرمان هەیە دەرچوونە پێویستە دەرفەتکاریان لۆ بڕخسین دوو بەهای زیادێکە دروست دەکات سنعات پترۆکیمیاوی سەدان ئەوەندەی فرۆشتنی نەوتە بە شێوە خاوەکەی یعنی نەوتە کە دەیفرۆشین بە 20 دلاری ئەگەر بە شێوەی نەوتی خاو نەیفرۆشین بیکەینە مەواد معالەجێ بکەین مەوادی پترۆکیمیاوی لە دروست بکەین دەتوانین داهاتمان هەزاران دلار بیت دوو ئامانجی گەورە دەپێچین بەیەکشت سنعات پترۆکیمیاوی شەندەچیان هەیە پێویستی بە سەرمایەکی گەورەیە با شەریکاتی گەورە بکە بەڵام هەندێک لەو 6,000 مادە سەرمایەکی بچوکی دێ با دەستی خەڵکی بکەینەوە با درستی بکات لە خۆی قازانج بکات دەرفەتکار لە خەڵکی بڕخسێنێ و بازش بداتە حکوومەت یعنی زەحمەت نییە بەڕاستی هەموو شتێک پێویستی بە پارە نیە تەنها پێویستی بە بەرنمەیە دەستی خەڵک بکەینەوە چاودێری بەهێز بکەین گەندەڵی نێرن تازە باسی گەشت و گوزاریتان کرد دراسی جدوام لۆ کۆمپانیا کردێت 2 ساڵە موافقی وەرگتێ لە باڵەکایەتی لەسەر تایەک پرۆژەی گەشت گوزاری دروستکە فەرمانبەرەکانی وەبەرهێنان ئەتا ئێستا دەستە و دەستی پێ دەکەن موافقەشیە 2 ساڵە لێ ناگەڕن دەست بەکارویکە ئامادەی 20 میلیۆن دلاری لە چایەکی لە حدود سەرفکاتن یعنی کێشەی زۆرمان هەیە علاقەی بە پارە خەرجکردنی علاقەی بە گەندەڵەیە علاقەی باندێک کێشەی تەکنیلچیە علاقەی بە ڕۆتین هەیە ئەو چێشان چارسەر بکرێ خۆ هەموو شتێک بە پارە نیە هەندێک شت تەنها بەنامەیە ڕاستە دکتۆر کەمتر لە خولەکێک باش من هەوڵەدەم بە چەند خاڵی زۆر خێرا بە سەرنجەکانی خۆم کورت کەمەوە یەکەمیانەوەی گەر حکوومەت یاریێمی کوردستان بێوێ لەم هەنگاوانە کە دەستی بۆ بردووە سەرکەوتوو بێ پێویستی بەوە هەیە بەلانی کەمەوە پێکێنەرەکانی حکوومەت ئەو سێلایەنەی کە هەرسێکیان بە باشەکان دەستیان خۆش بێ و بەو خراپیانش کە کردویانە لە ئەستۆیانە پێویستە هەرچی زۆر زمینە سازی سیاسی بگەڕێنەوە بەوەی هاوسەنگی سیاسی و سازانی سیاسی بێ بۆی هەنگاوەکان بچنە پێش بەبێ ئەوە ئێمە زەحمەتە بتوانین ئەنجامی گەورە بەدەست بێنین دووهەم پێویستمان بەوەیە کە حکوومەت یاریێمی کوردستان یان یاسا بنێرێ بۆ پەرلەمان یان پەرلەمانی کوردستان پێویستمان بە هەندێک یاسای خێرا هەیە کە پێویستە ئەولوێتیان پێ بدرێ لەوانش یاسای گەشت و گوزارە یاسای ڕێخستنەوەی باجە و هەموارکردنەوەی یاسای وەبەرهێنانە کە لەم قۆناغەیە بۆ ئێمە کلیلی بەڕاستی دەستپێکردنی ئەو فرەچەشنکردنی داهاتەکانە و ئێمە پێویستمان بە ئەوەشە مەسلەی ئەو ئەحفاعاتی گومریگەی کە ئێستا دەست پێکراوە بەڕاستی گەندەڵێکی زۆری تیاکراوە زیانێکی زۆری بە ئابووری وڵاتە گەیانوە لە دەواازە سنووریەکان پێویستی بە ڕێخستنەوەی ئێجگار خێرا هەیە خاڵێکی استراتیژیش کە خاڵی کۆتایی منەبێ ئەوەیە کە حکوومەت هێرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە دەستی کراوەیە بە گوێرەی یاسا ئەتوانێت کۆمپانیای کەرتی گشتی دروستکە لەم کۆمپانیای کەرتی گشتیە ئەتوانێت بەشی هەرە زۆری ئەو فەرمانبەرە زۆر و زەوەندانەی کە لە فەرمانگەکانە هەنووە جۆرێک لە بێکاری ڕووداپۆشراوی دروست کردووە ئەتوانێت لەوەیە تەوزیفیان کە و داهاتێکی زۆر گەورە لە ڕووی داراییەوە بۆ خەزێنەی وڵات بگەڕێنێتەوە و هێزی مرۆیی ئەو خەڵکە بێ ئیشەشکە وزەکانیان مرێنراوە بەگەڕ بخا ئەوەکو هەنگاوێکی استراتیژی ئێجگار گرنگ و کاریگەرە هەموو لایەک دەستان خۆش بێ کەواتە بوونی قەیرانی ئابووری وەکو چۆن دەرفەتێکی ناخۆش ئێنێ بەسەر هەر وڵاتێکە هاوکات دەرفەتێکی زێڕینیشە بۆ ئەوی بە هەموو هەڵە استراتیژیەکانی خۆیان بچێتەوە بە کەم و کوڕەکانی خۆیان بچێتەوە وەم پێداچوونەیە بە تەنیا ئەرکی حکوومەت نییە ئەرکی کۆمەڵگەیە بەگشتی وەکو چۆن ناوی حکوومەت پشت بە یەک سەرچاوی داهات بەستێ کوردیش ئەڵێ نابێت و هەموو یەکانە بکەیتە یەکسەبەتەوە خێزانیش ئەبێ وا بیر بکاتەوە کۆمەڵگە بەگشتی ئەبێ وا بیر بکاتەوە یەک داتای گرنگ هەیە کە 3700 کارگە بە بچووک و مامناوەندی و گەورە لە کوردستانە هەن ئێستا 2222 دانیان ئیش ناکەن لەبەر سێ هۆکار یەکەم گرانی کارەبا نەبوونی پاڵپشتی سوتەمەنی لەگەڵ هەندێک وردە کێشەی تر کە حکوومەت ئەتوانێت ئەمانە بە بڕیاری خێراوەکو دکتۆر وتی بە بڕیاری خێرا ئەم پشتیوانیە دروست کات و ئەم کارگانە بکەونەوە ئیش لە بواری کوشتتوکاڵ هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی بەرهەمی خۆماڵی پشتیوانی ناکرێت چ لە سنوورەکانەوە چ ئەوەی کە تۆ ئاسانکاری بۆ ناکەی لەوەی کە ساردخانە و کارگە و ئەمانە و بازار
گرنگترین شت ئەوەیە کە ئەگەر من لە ڕووی پیشەسازی و کشت و کاڵێ و پێشیش بکەوین حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت زۆر ئاسانگار وێ بۆ دۆزینەوەی بازار بۆ هەموو ئەمە بۆی کەس کۆڵ نەیە لەم کارکردە بە هیوام لە ئاڵلقەی داهاتوو بابەتیشی گرنگتر باس بکەین تا ئاڵلقەی داهاتوو تا لە ماوەی داهاتووترا زۆر لەم کێشانە چارەسەر بوون بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ